بەناوی خوای گەورە و میهرەبان، مامۆستایان و لاوان و گەنجان، میوانانی بەڕێز، بەخێربێن بۆ مەراسیمی ناساندنی کتێبی شەهید کەیوان. سەرەتای مەراسیمەکەمان ڕازێنینەوە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز کاگڕێدین موعتەسەم با بفەرموێت. مسج لە جێگەی خۆیان دانیشن بۆ گوێگرتن لە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا. وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا. وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا. اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا. من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا. السلام عليكم ورحمة الله. خۆی گەورە پاداشتی برای بەڕێزمان بداتەوە. ئازیزان، ئێستاش گوێ دەگرین لە وتاری بەخێرهاتن لەلایەن بەڕێز مامۆستا پێشەنگ بەرپرسی ئۆفیسی گشتی سەنتەری پەرەپێدانی لاوان با بەڕێزیان بفەرموون. السلام عليكم ورحمة الله وبركاته. میوانانی بەڕێز کەسوکاری سەربەرزی شەهیدان بەڕێز مامۆستا عەلی باپیر و پارێزگاری سلێمانی، بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری و تەواوی ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵ و نوێنەرانی حیزبی و حکومی و ڕێکخراوە قوتابی و خوێندکاری و لاوانەکانی کوردستان، بەخێرهاتنی هەموو لایەکتان ئەکەین بۆ ئەم مەراسیمە گەورەیە.
بەڕێزان سنتەری پەرەپێدانی لاوان لە ڕابردوودا لە زۆر سێکتەردا کاری کردووە و دەیان سیمینار و وەرکشۆپ و دیداری هۆشیاری بۆ لاوان و تاکی کۆمەڵگەی کوردی ئەنجام داوە لە شار و شارۆچکەکانی کوردستان. ئەم سنتەرە هەمیشە بە ئەرکی خۆی زانیوە کە گەنجان و لاوان دوور بخاتەوە لە هەموو ئەو ئاکار و ڕەوەشانەی کە نامە و دزێوە بە تاکی کورد و بۆ ئەمەیش چەندین پانێڵ و دیبەیت و دیداری تەلەڤیزۆنی ئەنجام داوە کە ئەوانیش لە بوارەکانی مادە هۆشبەرەکان و مادەی زیان بەخش و قومار و چەندان دیاردەیتری نامۆ بووە. ڕێگایەکی تری کاری ئەم سەنتەرە ناساندنی زانایان و کەسایەتیە دیارەکانی ڕابردووی کووردە بە جیلی نوێی لاوان وەکو مەلای گەورەی کۆیا سەلاحەدینی ئەیوبی، بەدیع زەمان سەعید نورسی و شێخ محەممەد بەرزنجی و شەهید کۆساری و ئێستا شەهید کەیوان گۆڕیان پڕنور بێ کە ئەمانە کتێب و ژیان نامە و دەستنووسیان بە چاپ گەێنراوە و دیدار و مەراسیمیان بۆ کراوە. فەزایەکی تری فراوانی کاری ئەم سەنتەرەکردنەوەی خولی جۆرا و جۆر و پیشەیە لە ڕێگای ئۆفیسەکانیەوە لە شار و شارۆچکەکانی کوردستان بۆ ئەوەی گەنجان بواری کارکردنیان فراوان بێ بتوانن هەلی کار بەدەست بهێن و لەسەر پێی خۆیان ڕابوەستن. لە ساڵانی پێشوو کاری جدیمان کردووە لەسەر کۆچی بەلاشاوی گەنجان و هاونیشتیمانیان بۆ تاراوگا لە ڕێگای ڕاپرسی و سۆشیال میدیا و دیداری تەلەڤیزیۆنی و هاوڕێ لەگەڵ ڕێکخراوە هاوپیشەکانمان ئەو پرسەمان گەیاندووەتە دەسەڵاتدارانی هەرێم و هەر لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و تەواوی لایەنە پەیوەندیدارەکان کە ئێمە پێمان وایە ئەم کۆچە کوشتنی نیشتیمانە و دروستکردنی وڵاتێکی بە ساڵاتچوانە و سەرنجامێکی خراپە بۆ هەرێمەکەمان. بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە جگە لەو دۆخە ئابووری و سیاسی خوڵقاندویانە زۆریش کەمتەر خەمن. ئێمە لە چەندین بواری تردا کارمان کردووە پشتیوان بەخوا بەردەوام ئەبین و پلانی نوێ و کاری نوێمان ئەبێ بۆ گەنجان و لاوان و ئەوەی بە دەردی ڕۆژگاری لاوانی کورد بخوات کاری لەسەر ئەکەین و بارکی سەرشانی خۆمانی ئەزانین و تەنها چاوەڕوانی پاداشتین لە خوای کاربەجێر. پەیامیشمان بۆ لاوان ئەوەیە لاوان داینەمۆی گۆڕانکارین لە کۆمەڵگادا و ئەو نەهامەتیە سیاسی و ئابووری و فکریەی چەندین ساڵان دەسەڵاتە بەسەری هێناون لە بیریان بێ و هۆشیار و بێدار بن و هەڵبژاردن هەوێنی گۆڕانکاریە و ئەو کاتە هاتە پێش گۆڕانکاری بکەن و کەسانێک هەڵبژێرن کە خزمەت بە دین و ژینتان بکات و وڵات بگەێنێت بە کەناری ئارامی. بەڕێزانم مەراسیمەی ئەمڕۆمان بریتیە لە ناساندن و ڕاگەیاندنی چاپکردنی کتێبێک بەشێکە لەو ئەجێندا و پلانی کارمان کە خزمەتی لاوانی پێدەکەین لە کوردستان. میوانانی ئازیز، ئەم مەراسیمە تەنها بۆ ئەوە نییە کتێبێکی چاپکرا و لێرە و ڕابگەێنرێت و پیشانی ڕای گشتی بدرێت. بۆ ئەوەیش نییە چالاکی و جوڵەیەک بێت تەنها لە پێناوی چالاکی و سەرنجڕاکێشانی ڕای گشتیدا و کۆتایی پێبێت، بەڵکو فەلسەفە و عیبرەتەکەی لەوەدایە کە چۆن لاوانی ڕابوونی ئیسلامی لە کوردستان لە هەشتاکانی سەدەی پێشوو لە ناو شاری سلێمانی سەرباری جەبەڕوتی دەسەڵاتی بەعس و ئەو ترسەی لەم شارەدا چاندبووی هیممەت بەرزانە و لێبڕاوانە لە خەمی بانگەواز و هۆشیارکردنەوەی لاواندا بوون، شەو و ڕۆژیان پێکەوە گرێدا بوو. ئەم لاوانە جگەلەوەی کە کاری بانخوازیان لە مزگەوت و شوێنە گشتەکان ئەنجام داوە هاوکات بە قەڵەم و نووسینیش بەشدار بوون و نەوەستاون. بۆ یەک کتێبی مەسابیح الهودای شەید کەیوان عەبدوڕەحمان ئەسکەندەر کە ئەمڕۆ لێرە چاوی ئێوەی پێڕوون دەبێتەوە پێتان دەناسرێت بریتیە لە هەوڵی لێبڕاوانی لاوێکی کەمتەمەن کە بێسەڵکردنەوە قەڵەمی بادا و دەستی کردووە بە نووسینی پەیامێکی پڕ لە هیوا و ئومێدبەخش بۆ گەنجان کە چۆن بتوانن سوود لە سەرمایی تەمەنی خۆیان وەربگرن و هێز و باز و ئیدراکیان بخەنە کار لە پێناو دروستکردن و بنیادنانی کۆمەڵگەیەکی ئارام و سەقامگیردا لە ژێر ڕووناکی پەیامە پیرۆزەکەی خودای متعالدا. جێگای خۆیەتی لێرەدا هەمووان بزانین کە ئەو ڕابوونی ئیسلامی بەرفراوانی ئەمڕۆ لە کوردستان هەیە درێژکراوەی تێکۆشان و هەوڵ و ماندووبوونی دەیان گەنجولاوی وەک شەهید کەیوان و هاوڕێ و قوتابیەکانێتی کە ژیانی خۆیان لەو پێناوەدا کوردە قوربانی و کونجی زیندانیان کردە قوتابخانەی بەرخودان و مقاومەت.
ئێمە لە سەنتەری پەرەپێدانی لاوان دەستخۆشیمان هەیە بۆ مەکتەبی قوتابیان و لاوان و ئەو بەڕێزانی ماندوو بوون و شەونخوونیان کێشا بە دیار ساختکردنەوە و جارێکی تر ناسانەوەی ئەم بەرهەمە بە پێزەی شەهید کەیوان سوپاسیان ئەەکەین کە لە تیاچوون ڕزگاریان کرد و گەیاندیان بەوەی ئەمڕۆ ڕووناکی بێت بۆ نەوەکانی ئەمڕۆمان. جارێکی تر سوپاسی مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەریەکەین کە ئەرکی چاپکردنیان گرتە ئەستۆ و لەم کارە هاتنە پێشەوە. ئەم مەکتەبە هەمیشە پاڵپشتێکی گەورەی مادی و معنەوی ئێمە بۆ لە کارەکانماندا. دووبارە بە خێراتنی هەموو لایەکتانەکەین. خوای گەورە پشتیوان و کۆمەکی هەموو لایەکمان بێت بۆ ئەم کاری چاکە و ڕێنوێنی کۆمەلگاکەمان بەرەو بەختەوەری و ئارامی و گەیشتن بە بەها پیرۆزەکانی ئیسلام. سەنتەری پەرەپێدانی لاوان 10/6/2023. سپاس بۆ مامۆستا پێشنگ بۆ پێشکەشکردنی وتەکەی. بەڕێزان بفەرمونون بۆ بینی چەند خولەکێک لە بیۆگرافیا ژیاننامەیەکی کورتی شەهید کەیوان بینەربن. شهید کەیوان عەبدوڕەحمان ئەسکەندەر لە 28/12/1978 لەدایک بووە. دایک و باوکی خەڵکی گوندی دەگاشێخانی هەورامانە. ئەو دوو برا و خوشکێکی هەیە بە ناوەکانی شیروان باخەوان وەزیرە. خێزانەکەی وەک هەر گوندیەکی تری ناوچەکە لە سەرەتای هەشتاکانی سەدەی پێشوو ماڵ دەدوەزنەوە بۆ شارۆچکەی سیروان و لە کۆمەڵگای سیروان نیشتەجێ دەبن. لە ساڵی 1978 لەو شارۆچکەیە دەخرێتە قوتابخانەی هەرێزی سەرەتایی. ئەو قۆناغی خوێندنی هەر لە سیروان تەواو دەکات. نەزیر ئەحمەدی دایکی دەڵێت کاتێک دەچوون بۆ قوتابخانەکەی بۆ هەواڵپرسینی مامۆستاکانی زۆر باسی زیرەکی و لێهاتووییان دەکرد. دەیانوت کەیوان یەکێکە لە قوتابیە زۆر بەتوانەکانمان، هەم زیرەکە و هەم خاوەنی ئاکار و ئەخلاقێکی بەرزە. سەرەتای گریمەتی و لێهاتووی کەیوان جگە لە قوتابخانەی هەر لە منداڵیەوە دەردەکەوێت. مامۆستاکەی کە لە مزگەوتی سەلاحەدین لەو شارۆچکەیە وانەی قورئان و فەرموودەی پێوتوە دەڵێت قودرەت و توانای کەیوان زۆر تایبەت بوو. ئەو کەسێک بوو هەمیشە پرسیاری دەکرد. کاتێک وانەی قورئان پێدەوتن و ئاەتەکانمان دەخوێندەوە داوای مانە و تەفسیری ئاەتەکان و ڕوونکردنەوەی مەبەست و چۆنێتی ڕووداوەکان و چیرۆک و بەسەرهاتەکانی دەکرد. زۆربەی جار لە کاتی وتنەوەی وانەکاندا ناچار بووم تەفسیرێکی قورئانم دەهێنا لە تەنیشتی خۆمەوە دادەنا. تایبەت بوو بە کەیوان بۆ ئەوەی کاتێک پرسیارم لێ دەکات سەیری بکەم و وەڵامی پرسیارەکانی لەمەڕ قورئان بدەمەوە. مامۆستا تارێق بەڵخەیی کە مامۆستای بووە لەسەر قسەکانی بەردەوام دەبێت و دەڵێت کەیوان لایەکی وریە و بەهاگا بوو. زۆر کات دەمبینی جگە لەوەی لای منوانەی قورئانی دەخوێند دەچوو لە ناو مزگەوتەکەدا یەخی مامۆستاکانی تری دەبرد و پرسیاری جۆراوجۆری لێ دەکردن. ئەو زۆر هەوڵی دەرکەوتن و پێگەیشتنی خۆی دەدا. هەر لەو کاتەدا هەستم بەوە کرد ئەم گەنجە ئاەندەی دەبێت. هەندێک جار واناچاری دەکردن پێم دەوت مادام تۆ هێندە بەتوانیت و پرسیاری زۆرت هەیە بڕۆ بۆ لای مامۆستایەکی شارەزاتر با زیاتر فێرت بکات و وەڵامی پرسیارەکانت بداتەوە. دوای تەواوکردنی قوتابخانەی سەرەتایی لە سیروان لە ساڵی 1984 بۆ پۆلی یەکەمی ناوەندی ئەو کاتە دەچێتە قوتابخانەی ناوەندی هیوا. بەشێک لەو قۆناغی خوێندن هەر لەوێ تەواو دەکات. لە ساڵی 1986 بەهۆی شەڕی عێراق ئێرانەوە ماڵیان لە سیروان دەگوازنەوە بۆ سلێمانی. لەوێ دەچێتە ناوەندی ناوی و لە ساڵی 1987 قۆناغی ناوەندی لەو قوتابخانەیە تەواو دەکات. دوای تەواوکردنی قۆناغی ناوەندی لە تشرین یەکەمی ساڵی 1988 لە ئامادەیی پیشەسازی سلێمانی وەردەگیرێت. ناوبراو لە ماوەی ئەو 2 ساڵەدا کە ماڵ دەگوازنەوە جگە لەوەی قوتابی دەبێت لە شاری سلێمانی
دەست دەکات بەکاری بانکخوازی و پەروەردەیی. ژمارەیەکی زۆر قوتابی لەگەڵەکە جیاوازەکانی شار و بەشێک لە قەزا و نەحرەکانی دەوروبەری لە دەوری کۆدەبنەوە لە مزگەوت و هەندێک لە شوێنە گشتەکانیشدا دەرسیان پێدەڵێت و پەروەردەیان دەکات. بەشێک لەو قوتابیانەی کە لە ژیاندا ماون باس لەوە دەکەن کە ئیوانوانەی قورئان و بیرروباوەڕی ئیسلامی و فرمودەکانی پێغەمبەری ئیسلام و وانەی گەشتی وعز و ئامۆژگاری پێوتون و کاریگەری لەسەر بەجێهێشتون. دوای ئەوەی لەو تەمەنە لاویەیدا کاریگەریەکانی دەردەکەوێت دەبێتە جێگای پرسیار و حیزبی بەعس ترسی لێدەنیشتێت کە لاوێکی تەمەن منداڵ ڕۆژ بە ڕۆژ ڕۆڵ و کارایی دەردەکەوێت. دایرەی ئەمنی سلێمانی لە ڕێگەی سیخوڕەکانیانەوە دەکەوێتە چاودێریکردن و گەڕان بە شوێنیدا تاوەکو لە شەوی 15/12/1980دا لە ماڵی خۆیان لە گەڕەکەی شەهیدانی سەرچنار دەستگیری دەکەن. دواتر لە کەمتر لە ماوەی چەند هەفتەیەکدا زۆربەی قوتابیەکانی و نزیکەکانی دەستگیر دەکرێن و دەخرێنە ژێر جۆرەها ئەشکەنجە و سزای قورسەوە. دوجار بەپێی ئەو بەڵگەنامانەی لە دایرەی ئەمنی سلێمانی و پزیشکیدارەوە تۆمارکراوە لە 3/4/1989 لەگەڵ پۆلێک لە قوتابیەکانیدا سەرباری ئەوەی تەمەنی یاساییان شمول ناکات لە سێدارە بدرێن و لە باران دەکرێن. شەهید کەیوان لە دوای خۆی بەو تەمەنە 16 ساڵیەوە چەندین دەستنووس و نووسراوی لە بوارەکانی پەروەردە و مانگەواز و بیرروباوەڕی ئیسلامیدا بەجێهێشتووە کە وەک کتێبێکی ئامادەکرا و ڕێکی خستوون و داوێتی بە قوتابی و نزیکەکانی بیخوێندنەوە. هەندێکیشانی بە چەندین نوسخە و ژمارەی جیاواز کۆپی کردووە و دەوروبەری سوودیان لەبینیوە. یەکێک لەو کتێبانەی کە چەند ڕۆژێک پێش دەستگیرکردنی لە یەکێک لە بەشەناوخۆیەکانی قوتابیاندا لە سلێمانی داوێتی بە قوتابیەکی بۆ ئەوەی بیخوێنێتەوە بریتیە لە کتێبی مەصابیحی هودا کە پەیامێکە بۆ لاوەکان. خۆشبەختانە تاوەکو ئەمڕۆ لای ئەو قوتابیەی پارێزراوە و ئێستا لەلایەن سەنتەری پەرەپێدانی لاوانی سەر بە مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەریەوە چاپکراوە. لەم مەراسیمەدا بەڕێوەڕسمێکی شایستە بەسەر میوانەکاندا دابەش دەکرێت. مولایەکتان بەڕێزان بفەرمونون بۆ بەڕێزان بفەرمونون بە هەموو گوێبیستی وتاری بەڕێز پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر ببین تایبەت بە مەراسیمی شەهید کەیوان عەبدوڕەحمان با بەڕێزیان بفەرمونون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان خوشکی بەرز و بەڕێز و گەورەم نەزیرەخان مامۆستای بەڕێزم مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی دادگەری هەموو خۆشەویستان و ئامادەبوان و ئامادەکارانی بەڕێز مامۆستا عەزیزەکانم هاوڕێ و خۆشەویستەکانمان براو خوشکەکانم ئێمە ئەمڕۆ لە ڕۆژێکی پڕشەرم و لەلایەکی ترەوە شانازیە ڕۆژێکی پڕ لە شکست و لەلایەکی تر پڕشکۆیە لە ڕۆژێکی شین و لەلایەکی ترەوە شادیە بەیەکەوە کۆبووینەتەوە. من بە ئەرێنیەکانیان باسەکەم ئەوەیە کە خوای گەورەڵێ ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون ئەوەی لە کاکە کەیوان و هاوپۆل و هاوسەنگەر و هاوکارەکانیای بینینەوە دروستی و ڕاستی ئەو ئاەتە پیرۆزەیە کە ئێمە لێرەین و یادی کەسێکەکەینەوە گەورەتر باڵاتر جوانتر شایستەتر لە خۆمان کەسێک کە لەو ڕۆژگارە سەختانەیە هەوڵیاوە بتوانێ هاوڕێ و دۆست و کەس و
هاوڵەکانی بە ڕێبازێکی ڕاستا بەرێ فێری خۆشەویستی خوا و خەڵک و خاکیان بکات. کەسێک بەو تەمەنەکەمەوە بەڵام بەو سێبەر و بەرهەم و بەخشش و لێوەشاوەیە گەورەیەوە ئەمە دەریەخات کە ئەمە شانازیە، شکۆیە، شادیە، گریانی ناوێ، بەڵکو تێڕامان و چاولێکردن و بەڕێگا ڕۆشتنی ئەوێ. بەڵام بەتەنیشتی ئەمەوە ئەو پۆلە گەنجە جوان و نەوجەوان و شایستانە بینی کە نمونەیەکی کەمن لە خەرمانێک لەو قوربانیەی ئێمەیاومانە، بەڵام لەبەرەوەی بە درێژایی 100 ساڵی ڕابردوو سەرێکی کۆکەرەوەمان نەبوو و ئێمەش یەک بەیەکمان بەرپرسیارین، گیانێکی بەیەکەوە کارکردنمان نەبوو، ڕۆژگاری خۆمان گەیان بە ئەمڕۆ کە دیسانەوە کلکی تەورێک دارێگەوێتە کلکی تەورێک و دارێکی تر دەبڕێ بە ئەم دەردە گرفتارە سەدادەست خاکی کوردانم. ئێمە هەر وەکو چاڵدێران واین، هەر وەکو ئەو کاتە واین کە لەتیان کردین، وەکو قۆناغی 100 ساڵ لەمە و پێشی لۆزان واین، هەل لە تەکرین و زۆرە بین و ئەمێنین، ئەمان کوژن و ئەمێنین، بەڵام ئەزمون لە ڕابردوو وەرناگرین. منەمێ پڕ بەدڵ بە ناوی پارێزگای سلێمانیەوە سوپاسی سەنتەری پەرەپێدانی لاوان بکەم، سوپاسی هەموو ئەو خۆشەویستانە و مامۆستا ئارام عەلی سەعید بکەم کە توانیان دوای 35 ساڵ ئەو دەستنووسانەی شەهیدی خۆشەویستمان شەهید کەیوان عەبدوڕەحمان ئەسکەندەر کۆ بکەنەوە، ئاشنای بکەنەوە بە چاوی هەمومان، لایەنی کەم بۆ ئەوەی وانەیەک بێ کە ئەو خەباتەی ئەمڕۆی پێبەرهەم هاتووە تەنیا هی یەکێتی و هی پارتی و هی چەپەکان و هی نەتەوەیەکان و هی ڕەوتێکی دیاریکراو نییە، هی هەموو میلەتەکەمانە. ئەم میلەتە هەتا فێر نەبێ هەمووی ڕابردووی بەیی هەمومان بزانێ و ئیستا بەیی هەمومان بزانێ، بە دڵنیاییەوە ئایندەیەکی نییە کە هی هەمومان بێ. هەر میلەتێکیش هەمووی بەیەکەوە تێ نەکۆشێ ناگا بە ئامانجەکانی. دوژمنمان یەک بووە، ئەوە تا ڕژێمی بەعس تەنیا ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجدەرانی لە سێدارە نەیەوە، تەنیا ئەوانەی حیزبی شوعی نەگرتووە و لە زیندانە هەڵیان بواسێ، تەنیا پارتی نەگرتووە، تەنیا سۆشیالیستی نەگرتووە، بەڵکو هەموو دژی هەر کەسێک بووە کە خاوەنی بیر و باوەڕ و بیرکردنەوە بێ، کەسێک کە خۆی بە خاوەنی خۆی بزانێ، خۆی بە خاوەنی نیشتیمانەکەی بزانێ، کەسێک پێی وایە خوێندنەوەی خۆی هەبێ بۆ تێگەشتنە پیرۆزانەی قورئان و پەیامە پیرۆزەکانی تر کە لە پێناوی ئینسان هاتوون، لە پێناوی ئاشتی هاتوون، لە پێناوی ئازادی هاتوون، لە پێناوی دادپەروەری هاتوون، لە پێناوی ئاوەدانی هاتوون. بۆیە بەڕاستی ئەمڕۆ لەم هۆڵەیە لایەنی کەم ئەبێ ئەمە هەمومان ڕاپشڵەکەین بەوەی کە ئەوەی تا ئێستا کردومانە نەک بەرهەمینەیە، بەڵکو هەرچی بە خوێنی ئەمانەش بەرهەم هاتووە زایەیەکە. واگەر لەسەر ئەم ڕێبازە بڕۆین، ئەوەی کە ئیستاتیایین هێشتا زۆر زۆر زیاترە لەوەی کە لە ئایندەیە چاوەڕێمانەکە. بۆیە ئەمە وریایی ئەوێ. ئەم کاروانی ئێمە ڕێبواری زۆری ناومێد و جوانەمەرگ کرد، بەڵام بەداخەوە زۆرێک لە کاروانچیەکان و سەرقافڵەکان فریودەر بوون، بە دەگمەنیان گەشتە و بەری پردەکە و ڕازگۆ لە ئەنی کەم لەگەڵ ئەو بڕوایانەیە بێتەوە کە خۆی ئیشی لەسەر کردبوون، کە قوربانی بۆیە بوون. بۆیە میلەتێکی کاتێک سەری لە ئەلبومی یادەوەریەکانی نیشتیمانەکە دەکەی بەڕاستی بە ناخی خۆتە ئەچیتە خوارەوە. ئەم قسانم بۆ ناومێدی نییە، ئەم قسانم بۆ ئەوەیە ئیتر لەمە زیاتر ناکرێت ئەزمون لە شکست وەرنەگرین. ئێمە ئەزمونمان لە سەرکەوتن وەرنەگرت، ڕاپەڕین بۆیە سەرکەوت بەیەکەوە بووین، حکومەتمان بۆیە توانی دروستکەین و پەرلەمانمان هەبێ لەبەرەوەی بەیەکەوە بووین، توانیمان دەستور بنووسینەوە لەبەرەوەی بەیەکەوە بووین، توانیمان نەهامەتیەکان تێپەڕێنین لەبەرەوەی بەیەکەوە بووین، کۆڕەومان کرد بەیەکەوە بووین، ئەنفال کراین بەیەکەوە بووین، جینۆساید کراین بەیەکەوە بووین، کیمیاباران کراین بەیەکەوە بووین. لە شکست و سەرکەوتنا کە بەیەکەوە بووین ئەنجامەکەی سەرکەوتن بووە، بەڵام هیچ سەرکەوتنێ بە تاگڕەویانە نامانگەێنێتە مەنزڵ. بۆیە هیوادارم کۆبوونەوەی ئیمڕۆی ئێمە لە یادی پیرۆزی ناساندن و بڵاوکردنەوەی ئەم کتێبە شایستەی شەهید کەیوانە بمان باتەوە ئەو دۆخەی بەیەکەوە بین، ناوماڵی خۆمان ڕێخەینەوە، یەک خەینەوە، دەرفەت لە بەردەممان ئاماوە، لەبەرەوەی خوا هێشتا هەناسەیەکی لە گەرومان هێشتۆتەوە، نەک لەبەرەوەی باش ئیشمان کردووە. ئەگەر ڕاستی کەینەوە بە دڵنیاییەوە ئەتوانین ئەو چرایانەی کە ڕژێمیش بەعسیش نەیتوانی هی کاکە کەیوان و هاوڕێکانی تری و شەهیدانی ئەم نیشتیمانە و زیندانیانی سیاسی بیان کوژێنێتەوە،
ناکرێ بەفووی نەهامەتی نەزانی خۆمان لە شەوە سوورەکانە لە بەریەکەوتنی یەکتریە لە نەهامەتی و شەڕە ناوخۆییەکانی خۆمانە فویان لێ بکەین و بیان کوژێنینەوە. خوای گەورە پشت و پەنای هەمووتان بێ، ڕێز و شکۆ و سەروەری بۆ هەموو شەهیدانی کوردستان و شەهیدی خۆشەویستیش کاکە کەیوان. سواز بۆ ئێوەی خۆشەویست و خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکتان بێ. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەڤاڵە بوبەکر. بریسکەیەکی پیرۆزباییمان بۆ هاتووە لەلایەن مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دیێرینەکان. دەستخۆشیان لێ دەکەینەوە. زۆر سپاس. ئازیزان، ئێستاش گوێ دەگرین لە وتاری سەرۆکی کۆمکاری زیندانیە سیاسیەکان بەڕێز کاک بەهادین شێخ عەزیز با بەڕێزیان بفەرمونون. بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا یادێکی پڕشکۆیە بۆ شەهیدێکی وایی کە لە زیندانەوە بەرەو ئەو ڕۆحە باڵگرەی کە بەرەو بەهەشت چووە. لە هەموو یادێکی شەهیدان و زیندانیانی سیاسی ئێمە سەری ڕێز و نەوازش بۆ خانەوادەکانیان ئەنوێنین. لە ڕاستیە کاک دکتۆر هەڤاڵ ئیشارەی جوانی کرد بە هەندێک خاڵ کە ئێمە کە باسی زیندانی سیاسی ئەکرێ ناو ژوورە زیندانەکانمان بیرەکەوێتەوە کە هەموو ڕەنگەکانی تیا بوو بەبێ جیاوازی ئەوانی کە ئەشکەنجە ئەدران. هەرگیز ئەو ڕژێمە فەرقی لە بینی سەوز و زەرد و سوور و ڕەنگەکانی دیکە نەکرد. لە ڕاستیە ئەگەر ئەو مەترسیانەی کە ئەمڕۆ هاتوۆتە پێشێ لە ڕاستیە ئەم یادانە وەکو جەنابی کاک دکتۆر هەڤاڵ وتی ڕامان سڵەچێنێ کە میلەتەکەمان نەجێڕینەوە بەرەو ئاقارێکی دیسانەوە زیندانەکان و دیسانەوە شاخ و پێشمەرگایەتی و شەهیدی و خوێنڕشتنێکی بێهودەی چەندین ساڵ کە دووبارە بگەڕینەوە سەر خاڵی سفر. ئێمە ئەو خوێنەمان کە ڕێشت ئەو بەرگری و قوربانی دانامان کردا بۆ شکۆی خاک و نیشتیمان و گەلمان بوو بەبێ جیاوازی. ئێمە لە زیندانەکانە زۆر لەو هەواڵانی کە ئێستا لێرەن لە ناو زیندانە جەنابی مامۆستا جەمال عەبدوولێکێکە لە نمونەی زیندانەکان کە کەمال خەلاقیەکێکە لەو نمونانە کە قارەمانێتی و خۆڕاگری لە ناو زیندانە لە بەرامبەر ئەو ڕژێمە کە زیندانیانی سیاسی جەستەی خۆیان کرد بۆ سەنگەر بۆ بەرگری لە خاک و نیشتیمان و لە بۆ ئەو ئازادی کە ئەمڕۆ بەدی هاتووە. لە ڕاستیە ماڵێک نابینین لە کوردستانی گەورەیە یادی خوێنێک، یادی زیندان، یادی ئەشکەنجە، یادی لە دەستدانی ئەندامێکی تیا نەبوو بێ بۆ ئەم کۆشش و خەباتی کە کردمان. لەبەرەوە ئەمڕۆ بەڕاستی ئەبێ ئەو خاڵانەی کەوا خەریکە لێک بترازێن ڕەنگەکان جیاکەنەوە. دوژمنەکانمان هەرگیز لە بەرامبەرە ئێمەی جیا نەکردوتەوە جاکشمان ناکاتەوە. با ئەو وەکاڵێ زەرەر لە نیوەش بگەڕێتەوە باشە. ئێستاش کە گەیشتونەتە ئەم خۆناخە بەداخەوە بە ئەم خۆناخەمان بپارێزین، هیچ نەبێ ئەمەی کە ئێستا هەمانە دەستی پێوە بگرین بۆ ئەوەی نەوەکانمان نەگەڕێنینەوە بۆ زیندانەکان و بۆ خەبات و شاخ و خوێنی ڕشتنی تر. ئەو خوێنی کە لەمە دوا ئەگەر بڕژێت باش کۆی گەورەتری کوردستانی تیابێ با بۆ پاراستنی ئەو قەوارە و با وەکو ئەو خەباتی کە کراوە نەخرێتە حسابی کەسێکەوە و کەسێک خۆی نەکاتە خاوەنی بەتەنها. ئەوە ڕەنگەکان هەموو نیشانن و شاهدن بۆ ئەوەی کە ئەمەی کە بەدەست هاتووە هی هەمووانە و بە هەمووشمان ئەبێ بیپارێزین جارێکی تر. ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو لایەکتان و بۆ ئەم مەراسیمەی جێڕا بۆ شەهید کەیوان
دیارە شەهید کەیوان و پۆلێک لەو شەهیدانی هاوڕێی کۆمەڵێکن لەو شەهیدانی کە لە ڕێی ئەم خاک و نیشتیمانە ڕۆیشتن جارێکی تر سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدان بۆ کەسوکاری شەهیدانی زیندانی سیاسی و شەهیدانی کوردستاندا نەوێنین زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز کاک بەهادین شێخ عەزیز سەرۆکی کۆمکاری زیندانیە سیاسیەکان. شەهید کەیوان لە کتێبی پەیامی ئەیلاوەکاندا دەڵێت: ئەی برای لاوم وریا بە زۆر بەنەرم پێشکەشە بە خەڵکی دەوروبەرم پێیاندام پی تۆڵی ڕاست و شەرم تا ئیسلام بچەسپێ زۆر بەگەرم بڵێ ئەوساش پەروەردگارم زۆر بەهێ منی دەکاتە بەرم پۆشاکی ڕەزامەندی لە بنی پێم هەتا تەوقی سەرم. بەڕێزان بروسکەیەکی پیرۆزباییمان بۆ هاتووە لەلایەن مەکتەبی ڕێکخراوە پیشەیەکانی کۆمەڵی دادگەری. زۆر سپاس. بەڕێزان ئێستاش بە هەمووان گوێڕادێرین بۆ گوتاری زانا و نووسەری گەورەی کورد مامۆستا عەلی باپیر تایبەت بە مەراسیمی ئەم کتێبەی شەهیدی لاو کەیوان عەبدوڕەحمان ئەسکەندەر کە خودی بەڕێز مامۆستا عەلی باپیر یەکێکیش بووە لە گەنجە کاریگەرە خاوەن قەڵەمیەکانی کورد لە بیر و فکری ئیسلامیدا. داوا لە بەڕێزیان دەکەین بفەرمونون بۆ پێشکەشکردنی وتەکەیان. السلام عليكم ورحمة الله. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. زۆر خۆشحاڵم بە دیداری هەموو لایەک مامۆستایانی بەڕێز و لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکان کەسایەتیەکان خوشکان برایان و سەرەتا زۆر دەستخۆشی دەکەم لە مەکتەبی قوتابیان و لاوان و سەنتەری پەرەپێدانی لاوان کە هەڵساون بە سازکردنی ئەم مەراسیمە. هەڵبەتە وەکو مامۆستا پێشەنگ گوتی ئەمە یەکەم کاریشیان نییە بۆ کۆمەڵێک کەسایەتی دیکە مەراسیمی لەو زۆریان ساز کردووە و من دەستخۆشییان لێ دەکەم بۆ هەموو کارەکانیان. بەڕێزان قسەکانی خۆم لە دوو تەوەردا پێشکەشی ئەوەی بەڕێز دەکەم. لە تەوەر یەکەمدا سەرنجێکی مێژووی دەدەینە حاڵ و باڵی ئەم بەشەی کوردستان کە ئەو کاتە هەرێم نەبوو بەشێکی لکاو بوو بە عێراقەوە و ئەو کارەسات و ڕووداوانەی کە قەومان و سەرنجام کاردانەوەیان پەیدا کرد لەلایەن خەڵکی کوردستانەوە و لە تەوەری دووەمیشدا باسی ئەوە دەکەم کە پێویستە ئێمە چ دەرس و پەندێک لە شەهیدکرانی کاکەیوان و 23 هاوڵەکەی دیکەی وەربگرین. ئەمە لە یادمە کاتی خۆی من لە ساڵی 1976 زاینی تاکو 1980 لەم شاری سلێمانی خوێندومە لە دوی ناوەندیەوە تاکو 6 ئامادەیی. ئەو کاتە تازە شۆڕشی ئەیلول هەرەسی هێنابوو، ئاش بەتاڵی لێکرابوو. خەڵک زۆر ناومێد بوو، وەکو کوردەواری دەڵێن دەستیان لە کراسی دەرێ نابوو، زۆر ناومێد بوون، ڕەشبین بوون. لە هەموو لایەکەوە بیر لەوە دەکرایەوە کە ئەو بۆشاییەی هەرەسی شۆڕش پەیدای کردووە پڕ بکرێتەوە. هەر کەسە بە فیکری خۆی ئەوە بوو کە یەکێتی نیشتیمانی دامەزرا بە هەموو باڵەکانیەوە. هەروەها دوای بزوتنەوەی سۆشیالیست و پاسۆک ڕەنگە پێشتر بوو بێ و حیزبی شوعی کە پێشتر هەبوون و پارتی لە قۆڵی خۆیەوە و ڕێخستنێکی ئیسلامیش چەکەرەیدا. من خۆم لە یادمە کە لە کاراکتەرەکانی بووم، هەرچەندە و کاتەمەش تازە دەگەیشتینێ، بەڵام لە ساڵانی 1970
ڕێخستنێکی نهێنی ئیسلامی پەیدا بوو لەم شاری سلێمانیەوە سەری هەڵدا کە دواتر ناوی گۆڕدرا بۆ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی. پێم وایە لە سەرەتاوە ناوەکەی شکڵی نەگرت بوو. بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کاری کرد وەکو مێژوویەک هەموو لایەک بزانێت تا ساڵی 1985 لە ساڵی 1985 باڵی سەربازی دروست کرد بە ناوی لەشکری قورئان. کۆمەڵێک شەهیدیش دران لە لەشکری قورئاندا لەژێر سایە و سێبەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی. دوایی 2-3 ساڵ دوای ئەوە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ناوەکەی گۆڕدرا بۆ بزوتنەوەی ئیسلامی و هەر لەسەر شوێنەواری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی دامەزرا. بۆ زانیاریتان کۆمەڵی هێزی سەربازی هەبوون، کۆمەڵی ڕێخستن هەبوو، کۆمەڵی کاراکتەر هەبوون و دوایی هەندێک مامۆستاش لە ناوچەکانی دیکەی کوردستان بۆ وێنە شارەزور و هەڵەبجە هەورامان هەروەها لە ناوچەی پشدەر و بیتوێن و لە هەولێر لە چەند شوێنێکەوە کۆمەڵی خەڵک کۆچیان کرد و بزوتنەوەی ئیسلامی واتە پەیوەندیەکەی لێ کراوە بزوتنەوەی ئیسلامی. ئەو کاتە بەڕێزان خەڵک لە حاڵەتێکی زۆر ناومێدیدا بوو. ئەوەی برای بەڕێزم دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر ئاماژەی پێدا کە ڕاستە خەڵک ئێستا لە حاڵەتێکی ناومێدی و بێهیواییدا دەژی. بە بۆچوونی من بێهیواییەکە ئێستا قوڵترە لە هی ئەو کات. دەزانن بۆ من زۆر جار باسم کردووە لەگەڵ برادەرانی بەرپرسی ئەم وڵاتە کە دادەنیشین پێکەوە زۆر جار باسم کردووە کە من لە یادمە مامۆستایەکی سەرەتایی خۆم کە کاتی خۆی دەرسی پێگوتوم ڕۆژێک ئەو کاتە لە ڕانیە بووم لە مەڵباتمان لێ بووکتان مامۆستایە کاتو دەڵێ من مامۆستای فڵان کەس بووم گوتم بۆچی هاتووە گوتیان وڵای نازانی ئیشێکی هەیە منیش چۆم دیار مامۆستای من بوو دەستم ماچ کرد گوتم فەرموو ئەستەغفیرڵڵا گوتم نا مامۆستا تۆ مامۆستامی حەق لەسەرمە فەرموو لە خزمەتدام دەستەری هێنا بنجۆم کتێ وڵای ئاردمان نەماوە گوتم بەسەر چاوجا ئێمە چی دەستمان کە وەکتی ڕۆنیشمان نەماوە ئەگە 1 کیلۆ ڕۆنمان بدەنێ ئەو کاتە خەڵک ئاردی بە کیلۆ دەکڕی ڕۆنی بە کیلۆ دەکڕی. وەڵام منیش بە برایانم گوت کاکە چیمان لایە لە خۆمان زیاد یا بەدەستانەوە دێ لامە بگۆنی ئاردێکماندایە و نیوتەڕ ڕۆنیش دەبووتی وە زۆرە گوتم ناقەی ناکە. جا بە هەندێک لە بەرپرسانی ئەم وڵاتە دەڵێم کاتی خۆی ئاوا بووی ژیان زۆر سەخت بوو بەڵام خەڵک ئومێدی هەبوو ئومێد لە یادمە لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردننی ساڵی 92دا یەکەم من هەڵبژاردن کرد لە هەرێمی کوردستان بەڕێوە چوو من کتێبێکم نووسی بە ناوی چارەسەری کێشەی کورد لە نێوان ئیمان و پەرلەمانتە کە ئێستاش هەندێک خەڵکی کینە لە دڵ بە هەڵە ئاماژە بە هێندێشتی دەکەن لەوێدا گوتومە و بیخوێننەوە هەرێک جار چاپکرا چارەسەری کێشەی کورد بەوە ناکرێت پەرلەمانێکمان هەبێ و دوایی حکوومەتێک بڕیاردا و لە هەناوی دەرچێ و دەسەڵاتێکی دادوەری بەڵکو چارەسەری کێشەی کورد وێڕای هەبوونی ئەو دامەزرا و دەستگایانە بە ئیمان دەکرێت. پەرلەمانەکە دەگەر ئیمانی لەگەڵ نەبێ حکوومەتەکە دەگەر ئیمان و ویژدانی لەگەڵ نەبێ دەسەڵاتی دادوەریەکە دەگەر ئەخلاق و ئیمانی لەگەڵ نەبێ لەسەری قەرزار دەبێەوە وگوێستا لەسەریان قەرزار بووینەوە. جا ئەو کاتە وەکو گوتم خەڵک ژیانی تاڵ بوو تەنگ بوو تەنگدەست بوو بەڵام لەلایەکەوە ئومێدی هەبوو دەگوت ئینشاڵڵا پەرلەمانمان دەبێ حکوومەتمان دەبێ دەبینە خاوەنی قەوارەی خۆمان ئەمەلی هەبوو. بۆیە دەڵێم ناومێدەکەی ئێستا قوڵترە هەموویانت هەیە بەڵام هیچیان بە کەڵکت نایەن. دوای ڕوونی دەکەمەوە چارەسەریش من هەر عادەتم نییە باسی گرفت و کێشە بکەم بەڵام چارەسەر باس نەکەم. بۆیە ئەوەی ئێستا قوڵترە ئەوە لەلایەکی دیکەوە ئەو کاتە خەڵک تەماشای دەکرد بەرپرسەکانێکی وەکو خۆی بوون زۆر جار گێڕاومەتەوە من جارێک یا نەسڕ بوو یا باریکە بوو کۆڕێکم هەبوو لە مزگەوتێک هەموو خەڵک دەهات ئەو کاتە پارتیەکێتی هەمویان شوعی سۆشیالیست هەموو دەهاتن ئیسلامی غەیرە ئیسلامی. دوای تەوابوونی وتارەکەم من دەهاتمە دەر پێڵاوم لێ پێدەکردن
گوێم لێ بوو کاتیرێکی پێما بەهیەکێتی بوو پێم وایە وتی وەڵای هەموو قسەکانی ڕاستە ڕەفیقێکی گوتی بۆ چۆن دەزانی وتی پێڵاوەکەکانی لاستیکە ئەو کاتە هەموو پاتەی وێنمان لە پێ پێڵاوی وێن لاستیک بوو هەموو وەکو یەک بووین ئەو بەرپرسانەی ئێستا کۆشکەکانیان چۆتە کەهکەشانی فەلەک ئێستا پارەکانیان لە هەرێمدا جێی نابێتەوە حەواڵی دەرەی دەکەن هەموو وەکو یەک بووین ئەمە لە یادمە لە ژووری سێ بە چواردا دادەنیشتین چ لە نێوزەنگ و قاسمەڕەش بایە چ لە کاولان بایە چ لە شوێنی برادرانی پارتی بووە ڕاژان هەمووی وەکو یەک بووین خواردنەکانمان وەکو یەک بوون بەرگ و پۆشاکمان وەکو یەک بوو منداڵەکانمان ئەگەر خوێندبان پێک و دایان خوێند و بەڵام ئێستا هەموو شتێک جابۆتەوە جا ئەو ڕۆژانە ڕۆژانی سەخت بوون بۆیە کوردەواری خۆمان دەڵێن تیغی ڕەسەن خۆی لە کالاندا ڕاناگرێ تیغی ڕەسەن خۆی لە کالاندا ڕاناگرێ شەهید کەیوان و 23 هاوڵەکەی دیکەی خوا پلۆپایان بەرز و بەرزترکە هەروەها ئەو دە کەسەی دیکەش کە لەگەڵیان گیرابوون و دیارە ئەوان حکمی ئەعدام نەدراون و وەکو باس کرا وەکو کاک شێخ بەهادین و دکتۆر هەڤاڵ باسییان کرد و هەمووشمان دەزانین سەدان و هەزاران کەسانی دیکە ئێمە جگە لەوانەش نۆ کەسی دیکەمان لە ناوچەی چوار قوڕنە و لە کۆیە و خەڵکێکی دیکەمان لە هەولێر و یعنی ئێستا ئەسەن دەترسم زۆر بیان لێ بکەم خەڵک زۆر لە زیندانەکانی بەعزدا هەر هی ئیسلامی غەیرە ئیسلامی یەکێتی هەموو لایەنەکان و پێکاتەکان خەڵکێکی زۆرمان لە زیندانەکانی بەعزدا گیانیان سپارد یاخود لە بەرەکانی جەنگدا هەموو ئەوانە کەسانێک بوون کە ئامادە نەبوون مل بۆ ستەم نەویکەن و ئامادە نەبوون لە بەرامبەر ستەم و زوڵمدا بێدەنگ بن تیغی ڕەسەن خۆی لە کالاندا ڕاناگرێت دێتە دەر جەوهەری خۆی دەنوێنێ ئەو کاتە جموجوڵێکی وەکو گوتم نەتەوەی و نیشتیمانی گشتی هەبوو چ بە مۆرکی ئیسلامی چ بە مۆرکی نەتەوەی چ هێندێکی بە مۆرکی مارکسی بە مۆرکی عەشایری بە هەموو مۆرکەکان هەبوو خاڵێکی هاوبەشی نێوان هەمومانەوە بوو کە دژی بەعسی ئێستاش لە یادمە بنکەمان لە قەڵاتووکان بوو لە بناری قەندیل جارێک لەگەڵ لایەنێکی سیاسی تۆزە کێشە و مشتومڕمان بوو گوتم کاکە ئێمە هەموو لێرە بە یەک دەردەوە گرفتارین هەمومان لە شەنگ ڕژەی بەعس ڕامان کردووە و دیفاع لەو خەڵکەی خۆمان دەکەین و گوتی ڕاستە بەڵام ئێمە خۆمان بە شوێخای کوردستان دەزانین ئێجا گوتم خۆ شوێخایەتی بەبێ نیوەکار و خەڵکی دیکە ناکرێ گوتی بەڵێ گوتم مانە دەوێ ئێمەمانە نیوەکار بین گوتی بەڵێ گوتم نا گوتم ئێمە بۆ بەعسمان قبوڵ نەکردووە کوێخابێ بۆیە قبوڵ ناکەین وڵا گوتی مامۆستا ڕاستیەکەت ئاوایە گوتم نا قبوڵ نییەوە لەسەرەوە بوو بە کێشە و مشتومڕوان و ئەوانەی کە لە من نزیکن دەزانن بە هەر حاڵ ئەو کاتە کەلکەڵەی کوێخاتی لە کەلەی هەندێکماندا هەبوو یعنی ئێمە دوای ئەوەی کە ڕژێمی بەعس هەمووان ڕاو نابوو لەو شاخانەی پەستاوت بووین لەوێش دەمانوێت کوێخاتی بەسەرێک دیدا بکەین خەڵکێکی زۆر بە تەکید خەباتی کرد و ئەوەی لە زیندانەکاندا ئەوەی لە بەرەکانی شەڕ و دواتر سەرنجام بەوە گەیشتین کە ئێستا بینیمان لە تەمەن لە بەهاری یاخود لە مانگی سێی لە پێنجی سێی 1991 ڕاپەڕین جەماوەری کرا و هەموو دەرباسمان بوو بە کەرکووکیشەوە دواتر دەرباسمان بووە خەڵک زۆر دڵخۆش بووە حەقیقیان بوو دڵخۆش بن و ئێستاش من دەڵێم باوریابین کەس بە نەزانی خۆزگە نەخوازێ بە ڕۆژانی ڕەشی بەعس ئەو کاتە هیچ کەس خاوەنی شتێکی خۆی نەبوو لێرە بەلایکەمەوە دەتوانین ڕەخلە بگرین دەتوانین عیبێک دی بڵێن دەتوانین یەخە یەکدی بگرین بەڵاو کاتە کەس مافی قسەکردنی نەبوو کەس خاوەنی هیچ شتێکی خۆی نەبوو چۆ بیستومان دێ خەڵک بە نەزانی خۆزگە دەخوازێ بە ڕۆژانی بەعس نا بەعسی ئەوە نیە کەس خۆزگەی پێ بخوازێ ئەوەی کە زیندانی بەعسی بینیوە ئەوەی کە زوڵم و جەبەڕوتی بەعسی بینیوە ئەوەی کە ئەو هەموو ئەنفالکردن و شاڵاوی کیمیایی باران و چی بینیوە کەس خۆزگە ناخوازێ بە ئەوەی بەعس بەڵام گرنگەوەی دوایی
لە ڕاپەڕین لە بەعس و ئەوانە ئەمەی لێکەوتەوە کە دەبینین ئێمە دوای پەرلەمانمان پەیدا بوو، حکوومەتمان پەیدا بوو، مندام و دەستگاکان و دامەزراوەکانمان پەیدا بوون. ئەمجا با بێمە سەر تەوەری دووەمی قسەکانم. ئێمە کاتێک کە یادی ئەم 24 شەهیدەمان دەکەینەوە کاکەیوان و هەواڵەکانی. ئێستا دایکی کاکەیوان لێرێ نەزیرەخان خوشی گەورە و بەڕێزمانە و دایکی شەهیدەکانی دیکەش نازانم ئەگەر هاتبن مەهتاب خان دایکی مامۆستا عومەر گوڵپی ڕەنگە نەیتوانی بێ ئەوش دایکی دوو شەهیدە کە عومەر و کاک ئەحمەد وها هەروەها دایکەکانی دیکە نازانم چەندیان مابن من بە کاک ئارامم گوت ئەوەی کە توانی بمان دەستمان پێیان گەیبێ باگمان کردوونە ئەوانە. ئێمە کە یادی ئەو شەهیدانە دەکەینەوە پێویستە هەڵوسەیەکی زۆر جدی بکەین. ئێمە لەکوێین و ئێمە خەباتمان بۆچی کرد، ڕاپەڕینمان بۆچی کرد، کۆچڕە و بۆچی کرا و سەرەتا بەکوێ گەیشتوین. بۆ ناومێدکردن نا بەڵام دەبێ واقع وەک خۆی ببینین. بەداخەوە هەندێک لە بەرپرسانی ئەم وڵاتە ئێستاش لەگەڵدا بێ وازان دنیا شامی شەریفە چکە بۆ خۆیان عیبی نییە وارزان دنیا بێ عیبە نا عیبی زۆرن کەم و کوڕی زۆرن نەگەر کەم و کوڕی زۆرن بەڵکو هەرێمەکەمان ڕۆژ بۆ ڕۆژ بێڕەنگ و بۆ دەبێ ڕۆژ بە ڕۆژ هەڵدەبزڕچێ ڕۆژ بە ڕۆژ بسووک دەبێتەوە. نازان بەڕێزان و ئەوانەی کە لە پشت ئێوە جویان لە قسەکانم بێ بە هەفتەیەک پێشەوەی ریفراندۆم بکرێ ئەو ریفراندۆمەی کە بە بۆچوونی من ئارەزووی چەند کەسێکی دیاری کراوە بوو نەک هی میلەت و هەندێک خەڵک هەروە وەگەڵ کەوت بوون. بە هەفتەیەک پێشەوە گوتم کەناڵی ڕوودا و چاوپێکەوتی لەگەڵدا کردم گوتم هەمومان سەربەخۆی کوردستانمان دەوێت لێرەم ڕای دەگەێنم تورک و فارس و عەرەب پیان ناخۆشە بە پیان ناخۆش بێ ئەگەر ئەوان بە حەقی بەخۆیانی ڕەوا دەبینن دەوڵەتیان هەبێ خۆی مەش لانی کەم حەقمانە هەرێمێکمان هەبێ و دەوڵەتیشمان هەبێ. بەڵام ئەو ڕیفراندۆمە زەمینەی سازی بۆ نەکرابوو نە زەمینە سازی نێوخۆ کە من ئەوە گوتم لە کات لە کۆبوونەوەی تایبەتی حیزبەکاندا گوتم بە ئامادەبوونی هەمووان چونکە زەمینە سازی نێوخۆ نەکراوە نە لە ڕووی ئابووری نە لە ڕووی سیاسی نە لە ڕووی پەیوەندیەکان و لە نێوخۆدا تەشەنوج و گرجی هەیە. پاشان زەمینە سازیمان لەگەڵ بەغدا نەکردووە زەمینە سازیمان لەگەڵ وڵاتانی دراوسێ نەکردووە زەمینە سازیمان لە ڕووی تۆگردوەکان و وڵاتانی دنیاوە نەکردووە هیچ زەمینە سازیێکمان بۆ نەکردووە بەدەستەوە نایە ئەوە دەترسم ئێمە بۆ دەوڵەت دەچین هەرێمەکەشمان نەمێنێ یاخود لەت ببێ دوای وەهاتە دی. بەڵام وەکو من جاری جوم لە بەرپرسێک بوو بەرپرسێکی بە ئینساف لەو حیزبانەی کە لە پشت ڕیفراندۆمەوە بوون دەگوم مامۆستایمە غەڵەت دەکەین کەچی چاوەڕێ لە خەڵکی دەکەین بۆ غەڵەتەکەشمان شەپڵەمان بۆ لێدا بەڵای دەستان خۆش بێ ئاخر بابەت دیارە غەڵەتە هەرێمەکەت کردوتەوە بە نیوە نیوەکەشت هەڵبزڕکاندووە ئێستا بە چی دڵخۆشی بۆ دەبێت خەڵک شەپڵەت بۆ لێدا بۆ جارێک بەرپرسێکی ئەم وڵاتە جورئەت ناکە بێتە سەر بێتە ڕووی جەماوەر تەحملی بەرپرسیارەتی بکە لە وڵاتان وەزیر غەڵەت دەکا وازنامە دەنووسێ دەست لە کار دەکێشێتەوە واز دێنێت داوای لێبوردن لە خەڵک دەکات ئێمە کەس عیبی نییە بە تایبەتی بەرپرسانیش کەسیش نوقسانی نییە نوقسانێک هەرەبێ لە خەڵکدایە بەڵام نا بەرپرسانیش عیبیان نییە لە ڕاستی دەوا نییە لە ڕاستیدا ئەمە ناڵم میلەتی کورد لە هەموو میلەتانی دنیا باشترە چونکە هەندێک بە عاتیفە ئەوە دەڵێن من وە ناڵم بەڵام دڵی میلەتی کوردلانێک وەکو میلەتانی دنیاوە چاکی تێدا و خراپی تێدایە بەڵام بەرپرسەکان چارەنووسەکەی دیاری دەکەن بۆ شوێی دەبن بەرپرسەکان دیاری دەکەن وەکو پەندی کوردێ دەڵێ گەر سەرکردەی ڕێویان شێر بێ هەموو دەبنە شێر ئەگەر سەرکردەی شێران ڕێوی بێ هەمان دەکاتە ڕێوی گومانی تێدا نیە بەرپرسیارەتی بە تایبەتی لە نێو میلەتانەی ئێمەدا کە هۆشیاریەکە کەمە ئەگەر نامیلەتانی هۆشیاری وەکو سەردەمی خەلیفە ڕاشیدەکان عومەری کوڕی خەتاب بڕیارێکی دەردەکرد خەلیفەی موسڵمانان بۆ خوالی ڕازی بێ دەیگووا با شەمارەی ئافرەتان هێندە زۆر نەبێ ئافرەتێک یەخەی دەگرت دەیگوای گەورەی بڕواداران ئەی چی لەو ئاەتە دەکەی واتەیتم ئیحداهن قینطارا ئەگە پڕیپێستێک مارەیتان دابوو بە ژنێک لێ وەرمەگرنەوە گە دەستان لێ هەڵگرت کەواتە دروستە پڕیپێستێک مارەی بدرێ بۆ کەمی دەکەیەوە ئەویش گوتی ئەصابەت ئیمرەئەتون و ئەختا عومەر بەرپرسی ئازا ئاوایە
ئافرەتێک ڕاستی کرد عومەر هەڵەی کرد تەواو ئەمن بۆ ئێوەم بوو ئومەر ئاگای لە ئاەتەکە بۆ خوا لێ ڕازی بێ بەڵام وای زانێت کە ئافرەتانیش ڕازین بۆی کە مەسەلەی هاوسەرگیری هێندە ئاڵۆز نەبێ قورس نەبێ ئازایەتی ئەوەی تۆ هەڵەتکردانی پێدابێنی نەک پێدعی بێدان بە هەڵەدابێنی بۆ زانیاریتان ئینسانی ئازا لە دان بە هەڵەی خۆداهێنان ناترسێ بەڵام ئینسانی زەعیف و بچووک دەترسێ دان بە هەڵەی خۆی دابێنێ وازانە بەفرە بتوێتەوە دان بە هەڵەی خۆت دابێنە كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون من پێما ئەو دەرسەی کە دەبێت لە یادی شەهیدەکانمان وەری بگرین بە تایبەتی ئێمە ئەو 24 شەهیدە و پۆلە شەهیدە و هاوڵەکانی دیکەیان و لە هەموو لایەنەکانی دیکەش پێویستە دووشت بکەین یەکەم بزانین ئێمە خەباتمان بۆچی کرد و ئەو هەموو قوربانی یا بۆچی درا چۆن بوو ئامانجەکە چی بوو چاومان لەسەر ئامانجەکە بێ چاو بە خۆمان دابگێڕینەوە ئامانجەکە بکەینە قیبلە نوما بزانین بەرەو کوێ هاتوین بەرەو چی چوین ئایا ئەم میلەتەی ئێمە ئەو هەموو خەباتەی کرد ئەم هەموو خوێنەی ڕشت بۆ ئەوەی طبقەیەکی کەم چینێک لە حیزب و خەزم ببنە ملیاردێر لەسەر حیسابی ڕەشڕوودکردنی خەڵک لەسەر حیسابی نەبوونی جادە و ڕێوبان لەسەر حیسابی نەبوونی بەرهەمی خۆماڵی لەسەر حیسابی نەبوونی کارگە و مەعامیل لەسەر حیسابی بێکارکەوتنی گەنجەکان سەری خۆ هەڵگرتنی گەنجەکان و وڵات بەجێهێشتنیان خەڵک بۆ خەباتی کرد ئەو هەموو پارەی هاتۆتە ئەم هەرێمی کوردستانەوە زیاتر بۆ لە بودجەی ئوردون و سووریا و کوێ لە وڵاتانی دراوسێمان زیاتر بۆ لە هی ئەوان بەڵام وەکو جارێک ئێمە لەگەڵ وەزیرێکی ئەم وڵاتە ناوی نایانم شوێنێکمان دەکردەوە وەکو ئیفتتاحمان دەکرد دوایی کە تەماشای بارودۆخەکەی کرد وتی مامۆسا ئەو کارەی ئێوە کردوتانە ئەو دەستگای بەخشین ئەوە کاری وەزارەتێکە گوتم بەڵێ دەزانی بۆ وتی ناوەڵا گوتم پارەی کەمیش بەدەستی ئەمینەوە بێ زیاد دەکا هی زۆریش بەدەستی خائینەوە بێ بێبەرەکەت دەبێ وتی وەڵای ڕاستە کەواتە دەبێ ئێمە هەڵوەستە بکەین کە ئەمە بۆ کوێ هاتوین و گەیشتوینە کوێ چاو بە خۆمان دابژێڕینەوە یەک دوو پێویستە گەنجەکانیشمان لاو تازە پێگەشتوەکانمان لە کوڕان و کچان دەرس و عیبرەت وەربگرن لەو گەنجانەمان کە ڕۆیشتوون کە جانی خۆیان فیدا کردووە ئێمەش ئەم ڕۆژ ئەم وڵاتە و ئەم میلەتە و ئەم دین و ژینە دیسان جارێکە پێویستی بە فیداکاری هەیە ئەو زوڵمەش کە هەیە لە نێو خۆماندا پێویستی بە وەستاندن هەیە پندێک هەیە دەڵێ بێدەنگی زوڵم دروست دەکا زوڵم بێدەنگی دروست ناکە کە خەڵک بێدەنگ بوو زاڵمەکە زیاتر سووری لیاڵ دەکێشێ دەڵێ دیارە هەموویان ڕازین برایەکی ئێمە بەرگری کردبوو لە هێندێک لە ئاسووریەکان ئێمە ئیسلامین بەڵام من ئاسووری زوڵمی لێ بکرێ تورکمانیش زوڵمی لێ بکرێ زوڵم هەر زوڵمە یەک تامی هەیە برایەکی ئێمە بەرگری کردبوو لە پەرلەمان لە ئاسووریەکان گوتبوو عەرزتان داگیرکردن زەوی کشت و کاڵی ئاسووریەکانتان داگیر کردووە یەکێک لە ئاسووریەکانی سەر بە دەسەڵات گوتبووی نەخێر ئێمە لە وەزەکە زۆر ڕازین دوای ئەوانی کە سەر کۆنیاک و با بۆ دیفاع لە ئێوە دەکا ئەوە نە زەویتان داگیر کراوە دەبێت گەنجەکانی ئێمە لاوەکانی ئێمە تازە پێگەیشتەکانی ئێمە ئەو دەرس و عیبرەتە وەربگرن لە شەهید کەیوان و ڕەفیقەکانی و شەهیدەکانی دیکەمان کە گۆڕانکاری بە گەنجان و بەلاوان دەکرێت هەڵبەتە من ناڵێم گەنج و لاو بەتەنێ نا دەبێت خەڵکی کامڵ و خاوەن ئەزمونیش ڕێیان بۆ دانێن بەڵام ئەوان دەبێت داینم بۆ گەڕخەر و بزوێنەری گۆڕانکاریەکە بن ئەوە یەک پاشان بەرپرسانی ئەم وڵاتە بە هەمومانەوە بەڵام بەتایبەت بەرپرسان ئەگەر دەیانەوێت خراپترمان لێ نەقەومەیە و دەیانەوێت هەرێمەکە خراپتری بەسەرنەیە بەڕاستی پێویستە هەڵوەستە بکەن ئێمە بۆ ئەمان لێ هات زۆر هۆکار هەن بەڵام بە بۆچوونی من ئەوە کە ئێمە باش خوا ناناسین خوا باس هەر هەڵنابڕین بۆ لای خوا لەوە بترسێ کە لە خوا ناترسێ ترس و سام و هەیبەتی خوا و ڕۆژی دواوی لێپرسینەوەی خوامان لە دڵدانیە بۆیە ئاوا هەموو عیباد و بیلاد بەهی خۆمان دەزانین سەروەت و سامانی بن زەوی و سەر زەوی بەهی خۆمان دەزانین بەهی خۆمان و بنەماڵەکەمانی دەزانین پێمان وە خەڵکی دێکەگەر شتێکی بدەینەوە دەیدێنەوە خێرا خۆ ئەگەر نا هیچ حەقی نییە ئێمە خاوەنین بەبیرتان دێ قەدافی چی دەگوت دەگو من ئەنتم خەڵکی لێ ڕاپەڕی بوو لە بیرمە
دەیگو من ئەنتم ئێوە چێن ئەنتم جەراثیم ئەنتم جوردان ئێوە میکرۆبن ئێوە زرجن دوای خۆیان لە بۆ ڕێکدا دۆزیەوە بە بیرتان دێت سەدام چی دەگوت کاتی خۆی ئەوانی تەمەنتانە بیرتان دێ دەگوت ئیدا قالە سەدام قالە لعراق ئەگەر سەدام گوتی عراق گوتی بەڵام ئەو درۆیشی زۆر گەورە بچکەوە سەدامە لەو هەموو عراقەدا ماڵە عراقیەکی دەست نەکەوت تێدا خۆی حەشاردا بۆ خۆی چاڵێکی لێدا بوو لە چێلگەیەکدا لە مەزرعەیەکدا کەوە درۆیکی گەورە بوو کەواتە من داوای برانە لە بەرپرسانی ئەم وڵاتە دەکەم ئەگەر دەیانەوێت خراپتر نەقەومێ ئەم هەرێمە خراپتری بەسەر نەیە خۆشیان عیبدارتر و گوناهبارتر نەبن با چاو بە خۆدا بجێڕەوە با لەو قۆغ و قاوغ و قەپێرکی حیزبی و بنەماڵەیی و عەشیرەتی بێنە دەرێ وەرنە نێو فەزای فراوانی نیشتیمان وەڵڵا من بە دڵسۆزی وا دەڵێم ئەوانش کە لێم و نزیکن دەزانن دڵسۆزیانم حقد و بغض و غەرەزم لەگەڵ کەس نییە با بێنە فەزای فراوانی وڵات نیشتیمان کۆمەلگا و خەڵک زانی خەڵک لە چ وەزعێکدا لە چه حاڵێکدایە ئەم هەموو خێر و بێری هاتۆتە ئەم وڵاتەوە چکە بەدەستی ئەمینەوە نەبووە چی لێ هات لە جیاتیەوەی کارگە و مەعامیلی پێدروستکەین ژێرخانی ئابووری پێدروستکەین پیشەسازیمان هەبێ کشت و کاڵمان هەبێ ئاژەڵداریمان هەبێ بەنداومان هەبێ چیمان هەبێ ئاخرە من لە وڵاتە هەمووشتمان هەیە گڵمان هەیە گڵ لە شوێنان بەس لمیان هەیە ئاوی شیرینمان هەیە لە شوێنە ئاوی سوێریان هەیە لێرە بەردمان هەیە لێرە چیامان هەیە شوێنی کشت و کاڵمان هەیە ئاژەڵداریمان هەیە بەڵام لە منافەسە و پێشبەڕکەی حیزبی هەردوو حیزبی حکومڕان تەماشا دەکەی هەموو خەڵکەکە وەکو بەچکە چۆلەکە وای لێکراوە کە سەری مانگ دەم بگرێتەوە داخواکەی تۆزە مەعاشێکی دەخەنە دەمەوە معقوڵە 5-6 ملیۆن کەس یەک لەسەر چواری موشەخۆر بێ تەماشای دنیا بکەن لە هیچ دنیا دەشتیوان نییە ئەوە هەمووی لە منافەسە و پێشبڕکەی یەکدیدا هەی لەوەی زیاتر خەڵک وەرەی خۆی بکە بۆی پارەی حرامی بداتی پارەکەت لەکوێ ناوە مارەی داکتە میراتی بابتە یا واریداتی ئەو خەڵک و وڵاتەیە چۆن بە خۆتی ڕەوا دەبی دەستی بەسەردا بگری دوایش بە نرخی کڕینی خەڵکەکە تۆزێکیان بدەیە بە نرخی کڕینیان کە ئەو مرۆڤ خاوەنی خۆی نامێنێ خاوەنی دەنجی نامێنێ خاوەنی ئیرادەی نامێنێ وا دەزانێت فرۆشراوە و کردراوە چۆنەوە حکمڕانی ئاوا دەکرێت پاشان چۆن دەبێت تۆ بێنی نەفتی ئەم وڵاتە نەوتەکەی گازەکەی خێروبێرەکەی هەر زوو بیفرۆشە دەری بێنە پارەکە خەتەنگەی گیرفانی خۆت و خزم و بنەماڵەتەوە ئەی نابێ بفکرکەوێ لە جیلەکانی ڕابردوو نابێ بیرکوێ لە داهاتووی ئەو میلەت و وڵاتە کەواتە پێویستە هەڵوەسەیەکی جدی بکەین عەقڵیەتی حکمڕانیمان بگۆڕین چیدی تاکتیکیانە بیر نەکەینەوە چیدی وا بیر نەکەینەوە خۆمانین وەچیدیش وا بیر نەکەینەوە کە زوڵممان بۆ دەچێتە سەر ئەگە هەموو تەماشای هەموو ئاەتەکانی قورئان بکەن خوا دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون ئێمە ئاوەدانیەکان نافەوتێنین ئەگەر خەڵکەکەی ستەمکار نەبن وكم قصمنا من قرية كانت ظالمة زۆر وڵاتمان فەوتاندن کە خەڵکەکەی ستەمکار بوو هەموو پەتێک لە باریکی دەپسڕێ پەتی زوڵم لە ئەستوریدا دەپسڕێ من وەکو هۆشداریەکی دڵسۆزانە بە بەرپرسانی ئەم وڵاتەی دەدەم و بە خەڵکی ئەم وڵاتەش ئەو خەڵکەش بابەتەمای بەرپرسەکان لێ نەدەڕێ دەبێ هۆشیار و بێدار بین خۆ تۆ بەشەری خۆ تۆ کۆیلێ و مەڕنی چۆنت پێ بڵێن وا بکەی تۆ بەشەری مرۆڤی خوا هەر کامێکمانی بەجا خوڵقاندووە وكلهم آتيه يوم القيامة فردا هر كامك ما بتنال شنو خدمت خوا ورتو زام دخوا هلوس شو لا برامبر ظلم لا برامبر قندلي لا برامبر بوخلي لا برامبر فساد لا برامبر بلا رضا بردين گنجكان زام دخوا هلوس تشيبو قسيتي خير هلوس ديك تو ربونك شي تكر شي نكر لما دا برسيتوا لكوتاي دا ظلم استاش ببريه وما وشتك كاين درفت ما وشتك كاين لە وڵاتی خۆمان داین گە خاوەنی ئیرادەی خۆمان بین جاران گلەیمان دەکرد لە تورکیا و ئێران و وڵاتانی عەرەبی عێراق و سووریا و کوێ ئێستا هەر گلەیەکە بێ خۆمان ئەو بەشەی کوردستانمان کردوتە دوو بەش بەکردەوە کردومانەتە دوو بەش خۆمان هەرێمەکەمان هەڵبزڕکاندووە لە بەغدا کاتی خۆی من لەوێ بووم ئەم کوردە وەزعی زۆر باش بوو شیعە و سونە وەزعیان خراپ بوو ئێستا وەزع ئێمە زۆر ڕۆژ بۆ ڕۆژ خراپتر دەبێت بۆ کە کەس نامەی کەس ناخوێنێتەوە حیزبێک دەچێ بە تەنێ ڕێک دەکەوێت وەکو بۆ خۆ بە تەنێ خاوەنی کورد بێ بە تەنێ خاوەنی دەفەرم بیخۆ عافێتت بێ خاوەندارەتی بە تەنێ دەکرێت دەفەرموو ئەوە خاوەندارەتی دەکەی
ئەوە خاوەندارێتی دەکەی کوڕکشەکانی خۆت تااقەت کردوون پیان دەخوێنی چی دەبن کوڕشی خەڵکی دەربەستنی داخوا دەژین ناژین چیان لێ دووچیان لێنە ئەوە وڵاتداری دەکرێت یان دەبێت کوڕکشەکانی خەڵک خۆت تەماشا بکەیت بە ئێمە دەبێت عەقڵەتی حکومڕانی بگۆڕین دەبێت بەجددی چاو بە خۆمان دابژێڕینەوە ئێستاش مەجالی تێدا ماوە دەرفەتی تێدا ماوە کە خۆمان بگۆڕین خۆمان چاکەین خوای پەروەردگار دەفەرمی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوا واقعی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریز کۆمەلگایەک ناگۆڕێت تاکو ئەوان دەرونی خۆیان نەگۆڕن واتە بیرکردنەوەیان هەست و نەستیان و ڕەفتار و ئاکاریان لە کۆتاییدا من جارێک کە سوپاسی مەکتەبی قوتابیان و لاوان و سەنتەری پەرەپێدانی لاوان دەکەم و سوپاسی تایبەتی کاک مامۆستا ئارام عەلی سەعیدیش دەکەم هەروەها هاوکارانی کە بەم کارەوە ماندوو بوون لە خوای پەروەردگاریش دەپاڕێمەوە تەوفیق مامدا ئێمەش بەو ڕێڕاستەی پێغەمبەری خوادا بڕۆین عەلەیهی سەڵات وسەلام تاکو لەگەڵ ئەو شەهیدانەی کە بە مەزڵومی ڕۆیشتون لە پێناوی خوادا ڕۆیشتون بە وشەی خواوە ڕۆیشتون لە بەهەشتەکانی خوادا لە خزمەت پێغەمبەری خوادا بەدیداریان شاد ببینەوە وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله بە بەڕێز مامۆستا عەلی باپیر زانا و نووسەری گەورەی کورد شاعیری شەهید خدر کۆساری لەبارەی شەهیدی لاو کەیوان عەبدوڕەحمانەوە دەڵێت ئێستا لەناو حامیەی دڵم کەیوان ناوێک باڵای بەقەد باڵای 60 پێشمەرگە جوانە و بەقەد باڵای 60 پێشمەرگە سیمای هەردوو چاوەگەشەکانی هێلانەی ڕۆحیمانە ئێستا کاوڵۆک دڵی منە و ئاوەدانە پڕە لە خوبەی بوو خەباب و لە سەعید و لە سەلمان و لە ئوسامە ئێستا دەمی فەجری دووە و کاتی بانگی بەیانیە ئاوی دەستنوێش شانازی دەکات بە ڕوخساری ئەم گەنجە دانستانە ئێستا لە بەرچاوی داڵغەم لاوێکی بەژنباریکی کاکۆڵ زەردینی گاسەوێس کەیوانێکە و لە پێش نوێژی ڕاوەستاوە و سەرقافڵەی هەر هەموویانە خۆشەویستان کەیوان و هاوڕێکانی خوێنی ساردی هەزاران گەنج و لاوی ئەم وڵاتەن هەتا بدوێین ناتوانین تەواو حەق و مافیان پێ بدەین کە چۆن لە پێناوی بیر و باوەڕ و ئازادی گەلەکەمان تێکۆشاون ئێستاش دوو پانێڵی تایبەت بە کتابی مەسابیح الهودا کە پەیامێکە بۆ لاوەکان لەلایەن هەردوو بەڕێزان دکتۆر یاسین حەسەن و وەک گەنجێکی سەردەمی هەشتاکانی ناو شاری سلێمانی و مامۆستا ئارام عەلی سەعید وەک ئامادەکار و توێژەری ساختکەرەوەی کتێبەکەی شەهید کەیوان با بفەرمونون بۆ سەرستەیج پانێڵی یەکەم کاک دکتۆر یاسین حەسەن لە ژێرناوی کاریگەریە پەروەردەیی و بانگەوازی ئیمانیەکان لەسەر لاوان و لە ناو شاری سلێمانی لە هەشتاکانی سەدەی پێشوو پانێڵی دووەم مامۆستا ئارام عەلی سەعید لە ژێرناوی ڕۆڵی شەهید کەیوان وەک لاوێکی نووسەر و بانگەوازی ئیسلامی لە کۆتایی هەشتاکانی سەدەی پێشوو با بفەرمونون بۆ پێشکەشکردنی بابەتەکانیان
وآله. خۆشەویستان، ئەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. مامۆستایانی زێدە ئازیز لە ناخی دڵەوە من بە خێراتنی جەنابتانەکەم، دایکی شەهید کەیوانی جوانەمەرگ، یاخوا بەخێر بێن هەمووان سەر و سەرچاومان. بێگومان ئەم بابەتە کە پەیوەستە بە شەهیدەوە لە زروف و هەلومەرجێکی تایبەتی و پڕکاریگەریا بووە، ساڵانی هەشتاکان و کۆتایی هەفتاکان کە ئەتوانین بڵێن ڕابوونی ئیسلامی گەیشتە کوردستان و لە کوردستانی خۆشەوی سەری هەڵدا. حتمما ڕابوونی ئیسلامی لە کوردستان لەژێر کاریگەری کۆمەڵێک کاراکتەر و هۆکاری جیاوازی نێودەوڵەتی و ئیقلیمی و جیهانی ئیسلامیا بووە. بوونی مەدرسەی برایانی موسڵمان کاریگەریەکی زۆری بووە و کاریگەری کەسایەتیەکی وکو شەهید ئەبوو عەلای مەودودی، ئەبوو لەعلای مەودودی بە ڕەحمەت بن، و هەروەها جگەلەوەش بوونی شۆڕشی ئیسلامی ئێران و شۆڕشی ئەفغانی کە دوایی دەنگ و باسەکانە گەیشتە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستانیشەوە کۆمەڵێک کاریگەری زۆر بەهێز و بەرجەستە هەبوو، لەوانە بوونی مامۆستایان لە هەڵەبجە و هەروەها مەدرسەی برایانی موسڵمان وەکو قوتابخانەیەک لە هەرێمی کوردستان، و جگەلەوەش پەیدابوونی کۆمەڵێک مامۆستا خاوەن قەڵەم جەربەزەکە لە بوارەکە قۆڵیان لە هەڵماڵی وەکو مامۆستا مەلا محەممەدی شارە زووری، و هەروەها وەکو مامۆستا ئەحمەد کاکە مەحموود، وەکو مامۆستا حەبیب محەممەد سەعید بە ڕەحمەت بنیاخوا، و هەروەها نووسینەکانی جەناوی مامۆستا عەلی باپیر وەکو گەنجێک لەو سەردەمەیە کە هەڵکەوت کە حافظ قورئان بوو لە میانەی کتێبەکانی دەبەرێک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان، و هەروەها سۆزی نەتەوایەتی کەمە کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر دەرونی گەنجان و لاوان. ڕابوونی ئیسلامی لە هەرێمی کوردستان چەکەرەی کرد و هەروەها هاتە بەرهەم و کاریگەریەکی هەبوو لەسەر دەرونی گەنج و لاوەکان لە مینبەرەکانەوە مامۆستایان طبعاً خۆڵیان لێ هەڵماڵی و ئەسپی خۆیان تاودا گیانی بەرەنگاری و ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی داپلۆسێنەری حیزبی بەعس لە نێو دڵ و دەرونی لاوەکانە سەری هەڵدا بە جۆرێکە خەباتێکی نهێنی دەستی پێکرد و بەل لەوە خەباتێکی پەروەردەیی کە من لە یادمە لە شارە زوورەوە زۆر بەگەرمی دەستی پێکرد و هەروەها گەیشتە نێوەندی شاری سلێمانی بە جۆرێکە سەرەتا ئیسلام وەکو نامەوا بوو، وەکو غەریب وا بوو، هێزی چەپگەرایی کاریگەریەکی زۆری بەجێهێشت بوو لەسەر دڵ و دەرونی لاوەکان و گەنجەکان بە جۆرێکە لە سەرەتایە جۆرێک شەرمنی پێوە دیار بوو ئینسان بڵێ ئیسلامیم یا بڵێ نوێژ خوێنم، کە ئێمە تەلەبە بووین لە ئیعدادیە لە سانەوی ڕۆشنبیر بووم، جەنابی مامۆستا جەمال عەبدول مامۆستای گەورەمان کە بەرماڵەکەی ئەمان بینی کە ئەچوو نوێژیە کرد گەست باڵامانە کرد، ژمارەمان لە پەنجەی دەستێ ناپەڕی لە سانەوی ڕۆشنبیر کەوا نوێژمانە کرد و ئەهلی فکری ئیسلامی و ئەو بوارە بووین، و کەمان بینی جەنابی مامۆستای گەورە مامۆستا عوسمان ئەحمەد نادر لە شانێری کە کۆشتێکی زۆری ئەکرد کامان بینی ئەچوە سەر بەرماڵ و نوێژی ئەکرد. ئەمە هەمووی کاریگەریەکی زۆری لەسەر دڵ و دەرونی گەنجەکان بەجێهێشت بوو. دوا بە دوای ئەوە نووسینەکان بڵاو بوونەوە، هێزی بەرەنگار بوونەوە، چەکەرەی سند لە نێو دڵ و دەرونی گەنجەکان و لاوەکان، و خەڵکێکی جەربەزە لە خۆبردوو چاوقایم خۆڵی لێ هەڵماڵی و هاتە مەیدانەکە، و ڕێخستنێکی زۆر باشی ئیسلامی پەرەی سند لە سەردەمی هەشتاکانە کە ڕابوونی ئیسلامی گەیشتە ترۆپک و گەنجەکان پۆل پۆل ئەهاتنە ناو ڕێخستنەکانەوە، و جگە لەوەش کە جوڵانەوە ئیسلامیەکان سەری هەڵدا و جوڵەیەکی پەروەردەیی زۆر زۆر بەهێز و کاریگەر دروست بوو لە نێو قوتابخانەکانە، لە نێو مزگەوتەکانە، لە نێو گوند و لە گەڕەکەکانە. ڕژێمی بەعس طبعاً کەوتە گرتنی ئەم گەنجانە ئەم لاوانە، لە نێوانیاندا شەهید کەیوان وەکو شەهید ئازاد وەکو وە شەهیدێکی زۆر جیهاد ئالی نەوزاد، خەڵکانێکی زۆر لە دوایی کاچەکی شەرەفیان هەڵگرت و چوونە چیاکان بۆ بەرەنگار بوونەوەی ڕژێمی بەعس، و بوترێ بەگەلی کوردی موسڵمان کە ئێمە جگەلەوەی کە نیشتمان پەروارانی تەنهەن لە مەیدانەکەیە، ئێمە ژوەکو ئیسلامی هەستمان کردو بۆی کە زوڵم و ستەمێکی زۆر گەورە هەیە، بەهێزترین چەمک لە ئیسلامە بریتێ لە دادگەری پێویستە کاکە خۆڵی مەردانی لێ هەڵماڵین و مامۆستایان دەستیان پێکرد. ڕێخستنەکان لە ناو شارە طبعاً زۆر نهێنی بوو، بەڵام
ڕژێمی بەعس ئەیتوانی کەوا دزە بکاتە ناو ڕێخستنەکان و هەلومەرجێک خۆزێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت لە نێویان بەرێ لەم میانەیە زۆر بەداخەوە ئەتوانم بڵێم کە ئەوەش ڕەنگە حاڵەتێکی هەندێک ئاسایی بێ بەدەست خۆشمان نەبوو بێ ململانێ و بەریەکەوتن لە نێوان هێزی چەپ لەگەڵ ئیسلامیەکانە پەیدا ئەبوو حیزبی بەعز ڕەنگە هەوڵی دابێکە ئەم هەلە بخۆزێتەوە پێکدادانێک دروست بکە شتەکە بەلای ئێمەوە تەبعاً لە سەرەتایە زۆر قورس بوو دوایی ئینتیفازە بۆمان دەرکە و ئەو ململانێ بەو شێوە زۆر سەختە نەبووە ڕەنگە لەسەر ئاستی هەندێکە زوەکو تاک ململانەکەیان دروست کرد بێت چ لە ئیسلامیەکان چ لە چەپگەراییەکان بۆیە سەرەتای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 لە بەردەکی سەرا نامیلکەی چەپگەرایی و نامیلکەی ئیسلامی و نامیلکەی نیشتمانپەری و پەروەری و ئەمانە هەمووی بڵاو ئەکرایەوە مودەیەکی کەمی پێش و لە دوایە تەفاهماتێک دروست بوو لێک تێگەشتنێ دروست بوو لە نێوان هەموو هێزەکانە حیزبی بەعس بێگومان هیچ جیاوازیەکی ناکرد لە نێوان لایەنەکانە من لە یادمە بڕیارێکی دەرکردبوو لە ساڵی هەشتاکان ئەگەر هەر کەسێکی ئیسلامی با بەدەستەوە 12,000 دیناری سویسری و هەروەها سیارێکی بەرازیلی پێشکەشەکرێ بۆیە خەڵکانێکی زۆر کەوتنە بەر ئەو لێشاوە هەندێکیان شەهید کران هاوتای هێزە نیشتمان پەروەرەکانی تر و هەندێکیان لە زیندانە تون کران هەندێکیان تێزاب کرا بە گەرویانە هەندێک لە دوایی ئینتیفازەکەیە ئازاد بوون و هەموو لایەک شاد بووینەوە بە ڕاپەڕینێک و هەروەها سەرکەوتنێک ئەوەی کە ئێستا هەیە بەرهەمی هەمووانە شەهید کەیوان بە ڕەحمەت بێ وەکو گەنجێکی هەڵکەوتوو وەکو هێزێکی بەجورئەت وەکو چەکەرە لە نێو دڵی و دەرونی گەنجەکانە کە گیانی بەرەنگاربوونەوە و ڕوبەڕووبوونەوەی تیابوو هۆکارێکی گرنگ بوو و کاریگەر بوو دوای ئەوەی کە گیرا و شەهید کرا بۆ ئەوەی کە خەڵکانێکی زۆر پەیوەندی بکەن بە ڕێخستنەکانی ئیسلامیەکانەوە بە شێوەیەکی گشتی و هەروەها ئەتوانین بڵێین ئەو قۆناغێکی بنیادنان بوو بۆ حاڵەتی ئیسلامی جگەلەوەی کە هێزێکی چەکداری ئیسلامی لە دەرەوە دروست بوو بۆ کاریگەریەکی بەهێزی هەبوو لەسەر نێوخۆ ئێستا بەرهەمی شەهید کەیوان و کەسەکانی وەکو شەهید کەیوانە کە سپاس بۆ خوا هەموو ئیسلامیەک ڕوو شەرەفی ئەوەی هەیە کە بڵێ ئێمەش خۆڵمان لێ هەڵماڵی و خوێنمان بەخشیوە و هەروەها ئێمەش بەشدارین لەو ئازادیە و لەو قەوارەیەکە بۆ هەرێمی کوردستان بەدەست هاتووە جگە لەمانە شەهید کەیوان کە بە قەڵەمی سادەی خۆی بۆ ئەو سەردەمە کە کاریگەری زۆری بووە توانیوەتی کتێبێک بنووسێت توانیوەتی پەیامەکانی بگەیەنێ توانیوەتی کۆمەڵێک گەنجی خوێنگەرمی وەکو خۆی پەروەردە بکە و ئەو جار طبعا تەنەزولی نەکردو بۆ حیزبی بەعس بۆیە لە سێدارە درا وەکو هەموو گەنجەکانی ترکە و کاتە کەوتنە بەردەست حیزبی بەعس لێرە لەم هەرومەرجەیە زۆر سەخت بوو لە هەشتاکان زۆر قورس بوو ئینسان بتوانێ بڵێ من شۆڕژگێڕم خەباتگێڕم من کوردایەتیەکەم من ئیسلام پەروەر و نیشتمان پەروەرم حیزبی بەعس داپلۆسێنەر بوو و متمانەکان زۆر کەم بوو لە نێو گەنج و لاوەکانە بە جۆرێکە خەڵکی مەترسی زۆری لە دڵا بوو بۆ ئەوەی کە بتوانێ بڵێ من هێزێکی شۆڕژگێرم سەر بە فلانە گروپم بەڵام خەڵکانێک هاتنە پێش و گیانی خۆیان فیدا کرد ڕوبەڕووی حیزبی بەعس بوونەوە لە هەموو لایەنەکان و بە تایبەت کەسایەتیەکی وەکو شەهید کەیوان ڕۆحی پاکی بەرزەفڕ بێ بەرەو بەهەشت خوای گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە و لێرەوە ئێمە دەستی ئەو دایکە ماچەکەین کە ئەو پڕە ئۆجگەرگۆشەی پەروەردەکرد خوای گەورە پاداشتی هەمووان باتەوە سەرکەوت و سەرفراز بن وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله لامە دەستخۆش بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بە خێراتنی هەموو لایەکەکەین ببورن دۆزێ دەنگم تەواو نییە ناساغم بەڵام هەر ئەمەوێت لەم ڕۆژەدا و لەم مەقامە پیرۆزەدا قسە لەسەر وشە و لەسەر قەڵەم و لەسەر تێکست و لەسەر بەرهەم و دراسی شەهیدێکی زیندوو کە شەهید کەیوانە بکەم لەبەرەوە هەر چۆن بێ بە نەخۆشیش وتمن ئەم بابەتە مەوزوعە هەر قسەی لەسەرەکەم و بەجێی ناهێڵم بەڕێزانەزانم لەناو هۆڵەکە ماندوو بوون من نامەوێ زۆر درێژە بە باسەکە بەم و ماندووتان کەم بەڵام تەنها ڕاستە و خۆ قسە لەسەر هەندێک وێزگەی ژیانی شەهید کەیوانەکەم بێ پێشەکی ئەچمە ناو بابەتەکەوە
دەستخۆشی لە دکتۆر یاسینەکەم دیباجەیەکی پێشکەش کرد کاراسانی بۆ من کرد کە من نەچمە ناو هەندێک تەفاسیل و پێشینەوە کە ئەو ژینگەی شەید کەیوانی تیا پەروەردە بوو و تایە پێگەیشت. شەید کەیوان عەبدوڕەحمان ئەسکەندەر لە 29 ساڵی 1972 لەدایک بووە. لە 25 ببورن لە 15/12/1988 لە تەمەنی 16 ساڵیە دەستگیر کراوە، واتە ڕێک تەمەنی 16 ساڵ بووە. ئەم گەنجە لە ژینگەیەکا بووە یاخود لە شوێنێکا بووە سەرەتا کە ژینگەی ناو کۆمەڵگە زۆرە ملەیەکان بووە، ژینگەیەک کە زیاتر حیزبی بەعس کاتی کە خەڵکی گوندیەکانی دائەگر هەروەکو لە ژیاننامەکەیە باس کرا. ژینگەیەک کە هەروەکو لە بیۆگرافیەکەیە باس کرا ژینگەیەکی ئۆردوگای زۆرە ملەکان بوو. ئەم گەنجە سەرەتای دەستپێکی پەروەردەیی لە شارۆچکەی سیروانەوە دەستپێیەکە. ئەو مامۆستایی کە من لە نزیکەوە بینیومە و دوانومە کاتی خۆی دەرسی پێوتووە ئەڵێ کەیوان بوونەوەرێکی یا کارەکتەرێکی پرسیارکەر بوو. یەکێک بوو لەو خوێندکارە بزێوانەیە لەو قوتابیانەی کە لە دەرسە کلاسیکیەکانی جارانی بزگەوتە کە جاران لە دوای نوێژی عەسر دەرس ئەوترایەوە. کەیوان یەکێک بوو لەوانەی کە من هەمیشە منی بێزارە کرد. بێزارکردن بەچی؟ پرسیاری زۆری هەبوو، داواکاری زۆری هەبوو. ئەیویست ئەو وانەی قورئانی کە ئەی خوێنین بە بەردەوامی من هەمووی بۆ مانە و ڕاوا بکەم. ناچاری کردم تەفسیرێکی قورئان بێنم لە تەنیشتی خۆما دای بنێم. وتم تۆ ئەڵێ پێم وت چەند جار پێم ئەوت تۆ بڕۆ با مامۆستای شارەزاتر دەرست پێ بڵێ نەک من بایی هێندە کە قورئانەکە و هەندێ وەعز و ئامۆژگاری ڕۆژانە ئەزانم پێت بڵێم. کەیوان ئەڵێ وازی لێ نەئێنام و پرسیاری ئەکرد بە ناچاری تەفسیرێکی قورئانم لە تەنیشتی خۆمادا ئەنا ئەو ئایەتانەی قورئان کە ڕۆژانە ئەمان خوێن دەبوو بۆی ڕاوە بکەم. لێرەوە سەرەتای توانە و پێگەیشتنی کەیوان دەست پێیەکە تاوەکو لە کۆتاییەکانی ساڵی 1986 بەهۆی شەڕی عێراق ئێرانەوە ماڵیان دێتە سلێمانی. کە دێتە سلێمانی کۆتاییەکانی ساڵی 86 لە 1987 و 1988 تاوەکو 15/12 کە دەستگیرە کرێم گەنجە ئالم ماوەیە فترەی پێگەیشتنی کەیوانە. کەیوانێک دەرس و دەوری ناو مزگەوتەکان، کەیوانێک شەو نەخونی و شەو نوێژ و نووسینی نزیکەی 15 دەفتەری دەستنووس هەر یەکەو لەژێر ناونیشانێکە. کەیوانێک خوێنەری کتێبەکانی بەشێک لەو کتێبانەی کە لە وڵاتانی جیهانی ئیسلامیە فی ظیلال سید قوتب، ئیحیا علوم الدین ئیمامی غەزالی، کۆمەڵێک کتێبی زۆر کە ئێستاژە ناو کتێبەخانەکەیان ماون. کەیوانەمانەیە خوێندەوە. جگە لەوە هەروەکو دکتۆر باسی کرد کەیوان لەژێر کارکردی تێکست و نووسینەکانی مەلا محەممەدی شارە سووریدا بوو. کتێبەکانی مامۆسا حەسەن پێنجوێنی، مامۆسا حەبیب محەممەد سەعید، ئیسلام و ڕێچکانی مامۆسا عەلی باپیر، ئەو نووسین و بڵاو کراوانەی کە لە ساڵانی 1970 تاوەکو پێشی ڕاپەڕین هەبوو. کەیوان لەژێر هەموو کارکردی ئەمانە نزیکەی 15 دەفتەری دەستنووسیەیە. ئەمە یەکێکە لەوانە کە ئێمە ئێستا ئەمڕۆ چاوی ئێوەی پێڕوو ناکە بێتەوە، یەک دانەیە. ئەویش لەو 15 دەست نەکەوتووە. لای قوتابیەکی بووە مامۆستا ڕازگۆی ئێستا لێرە حوزوریەیە، هەفتەیە بەر لەوە دەستگیر بکرێ لە یەکێ لە بەشە ناوخۆیەکانی هینە پەیمانگای پێگەیاندنی تەندروستی سلێمانیە تەسلیمی ئەم خوێندکاری کردو بۆی بیخوێنێتەوە. هەفتەیە دوایەوە دەستگیر کراوە. کەیوان ئالەمانەوە لەم قۆناغا پێگا
فریای نووسین کەوتووە، فریای داعوە کەوتووە، فریا کەوتووە لە زۆربەی گەڕەکەکانی شاری سلێمانیا قوتابیە بووە، ئەوە وێنەکانیانە سەیری کە هەر یەکی تیانایە لە شارۆچکەی عەربەتەوە هاتووە، تیانایە لە هەورامانەوە هاتووە، لە قەزای شارە زوورەوە هاتووە بۆ ئەم شاری سلێمانیە، فریای هەموو ئەمانە کەوتووە. ئێستا قسە لەسەر ئەوە نییە کەیوان کتێبێکی نووسیوە یاننا، 15 دەفتەری دەستنووسی هەیە یاننا، ناوەڕۆکیان بەهێزە یاننا، تێکستەکانی کاریگەرن یاننا، ئەدەبیات و داڕشتنی جوانە یان پێنەگەیشتووە لە ڕووی هونەری نووسینەوە. قسە لەسەر گەنجێکی لاوێک گەنجی ژنە ئەو تەمەنە لاوی پێوترێت، لاوێکی تەمەن 16 ساڵە، لاوێک کە توانیوێتی بەو تەمەنەکەمەوە نووسینەکان ئەخوێنیتەوە، وەرە تۆ وەرە بەراوردیکەین لەگەڵ مناڵەکانی خۆمان و نەوەکانی خۆمان کە ئێستا 16 ساڵە، بزانە 16 ساڵێتی هەشتاکانی کەیوان و 16 ساڵێتی ئێستای مناڵەکانی ئێمە چەند جیاوازیەیە. کەیوان ئالەمەوە پێگەیوە، خۆ کتێبەکەی بە ناوی مەصابیح الهودا کە لەسەر گەنجانە، هەرەو کتێبە نییە، ڕستێک کتێبە، ئەمەیان بۆ گەنجانە، تایەتی بۆ خێزانە، بۆ ئافرەتانە، لە بواری فەلسەفیدایە، بۆ پەروەردە و بۆ پێگەیاندنە. لەگەڵ ئەوانەشا ئەم گەنجە کە لەژێر کاریگەری ئەو کتێبانەی درابووە، کتێبی نووسیوە بۆ نمە گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕی ئەوەی ئەو کاتانەی کە مامۆستا مەلا محەممەدی شارە زووری وەریگێڕا مستەفا مەحموود لەژێر کاریگەری ئەوە ئەمیش کتێبەکەی نووسیوە، کتێبی بە هەمان شێوە نووسیوە، دیوانی شعری بە ناوی کاتی خۆی لە هەشتاکانە دیوانە شعری یا شعرەکانی عوسمان جوتیار و جەمال حەبیبوڵڵا مامۆستا جەمال بێداری مامی و فاتح کرێکار و ئەمانە هەبوون. کتێبی فاتح کرێکار بوون بە ناوی ژانی بوونە، ئەمیش ناڵەی بوونی نووسیوە. قسەم لەسەرەوە نییە تێکستەکانی کەیوان تا چەند بەهێزە، تا چەند کاریگەرە، تا چەند ئەدەبیات و شعریەتی ئاستی بەرزی شعرەکانی هونەرێکی باڵای هەیە، بەڵام قسەم لەسەر ئەوەیە گەنجێکی ئاوا کە کاتێک حیزبی بەعز متابعەی ئەکا، چاودێری ئەکا لە ناو شاری سلێمانیا، ئەزانێ ئەم گەنجە ئایندەی هەیە، کاریگەری هەیە. ئێستا بمایە جەمسەرێکی بەهێزی ئەگەر نەڵێم جیهانی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە باشووری کوردستانی شاوەک و هەموو ئەو بەڕێزانەی تر کە گەنجایەتی خۆیان لە هەفتاکان و هەشتاکانەوە بوون و ئێستا کەسایەتی ئیسلامین و کاریگەن و ڕێبەرایەتی حیزبە سیاسی ئیسلامیەکانەکەن، ئێستا کەیوانیش نزیک بوو لەوانەوە، بەڵام تەمەنەکەی کەیوان هاوکاری نەکرد. بەداخەوە ساڵی 72 لەدایکە بێ 88 گیرێ ڕێک لە بەهای و سەرەتای تەمەنی لاوێتیە کە تەمەنی 16 ساڵیە. کتێبی مەصابیح الهودا 72 لا بەڕێی دەستنووسە. بڕواکەن ئەگەر سەیری ناوەڕۆک و بەهاکەی کە ئەم گەنجە توانیوەتی ئەم کتێبە بنووسێ، بایی دقا بای 720 لا بەڕێ نووسینی کاریگەرە. خۆ ئێستا کتێبخانەی کوردی احتیاجی بەم کتێبەی کەیوان نییە، احتیاجی بەم تێکستانە نییە. دەیان و هەزاران کتێب و مەکتەبە شامیلە و کتێبی باشە چێتە بازاڕەوە لەو بوارانەی کەیوان قسەی تیا کردووە، بەڵام قسە لەسەر ڕوحی گەنجانەی کەیوانە، قسە لەسەر ئەو ڕوحە پڕ مەقاومەتەیە کە لە ناو نووسینەکانی کەیوانە هەیە. هەموو تێکستێکی کەیوان پڕە لە ڕوحی مەقاومەت و ڕوبەڕووبوونەوە دژی زوڵم و ستەم و پەتی سێدارە. شعرەکانی ناونیشانەکانی هەمووی پڕە لەوانە. لەوانەیە بەداخەوە هەندێک نووسەر زوڵمیان لە کەیوان کردووە بەناو ڕۆمان و نووسینا قسە لەسەر کەیوانەکەن کە پەنای بۆ کۆمەڵە کار بردووە، بەڵام وەرە سەیری تەواوی کتێب و تێکستەکانی کە بە ئودعو إلى سەبیلی ڕەبیکە بالحیکمە دەست پێکە. گەنجێ بە حیکمەت دەست پێ بکە، بڕوای بە حیکمەت هەبێ، ژیانی ئاسایشی کۆمەلگا تێکەیات. ئەم پرسیارە ئێمە پێویستە هەمومان لە خۆمانی بکەین. من لێرە قسەم لەسەر بابەتی سیاسی کەیوان نییە، قسەم لەسەر ئازار و ئەشکەنجە و بە درێلکونکردنی دەست و شان و قۆڵی نییە، قسەم لەسەر ڕوحی زیندوی کەیوانە. ئەگەر زیندوو نەبوایە کەیوان، شەهیدێکی زیندوو نەبوایە کەیوان و هاوڕێکانی کەیوان، ئێستا ئەو کتێبە خوای گەورە
کەسێکی وەکو ئێمەی نەئەکردە سەبەب بۆ ئەوەی ئێمە بە زیندوێتی بیهێڵینەوە. کتێبی کەیوان ئەم کتێبەی مەصابیح الهودا لەوانەیە بەردەستی هەمووتان کەوێ شتێکی تازەی ئەوتۆ کە تیای بێ بەنسبەت هەندێ باس و بابەتەوە بیستراوی تیا بێ، بەڵام کەیوان دێت باش فەرموودەیە کە باس لەوە ئەکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بازە 5 شتەکە ئینسان بەر لەوەی لە دەستی با لە حیاتی خۆیان، لە ژیانی دەوڵەمەندی، لە لەشی ساغی، لە سەرۆتی دنیا، لە گەنجێتی، لەم ژیانە بەر لەوەی بمرێ، بەر لەوەی لە دەستی بابا بە فرسەتی بزانێ. ئەمەی کردوتە ڕووبەرێکی زۆری ناو کتێبەکەی، جوگرافیایەکی زۆری ناو تێکستەکانی داگیر کردووە. بەشی دووەمەکەی بریتە لەوەی بازە پایەکانی ئیمانەکات، بەڵام بە ڕۆحێکی پڕ لە خواناسیەوە باسیەکە. من نامەوێت لێرە خوانەخواز بڵێم یا بە زمانی وەعز و بە زمانێک قسە بکەم کە بمەوێ سۆز و عەتب بجوڵێنم، بەڵام ئەو تێکستانەی کەیوان هەموو کاریگەری خۆیانەیە. بەشێکی تری کۆمەڵە دوعای ڕۆحیە کە بەشی ئەخیری کتێبەکەیەتی دوای ئەم مەراسیمە بەسەر بەڕێستانادا بەشەکرێ. کەیوان لەم کتێبەیە کۆمەڵێ دوعای ڕۆحی ئەو ساتە وەختانەی کە تیایان نووسیوە باس لەوە کات، شەو نەخەوتووە تا بەیانی. مبالەغە نییە، ئەمە کۆتا پەراوێزی کتێبەکەی نووسیوێتی تێبینی. ئەم کتێبە نووسەر لە ماوەی شەو ڕۆژێکە نووسیوێتی، جگە لەوەی کە ئیلهام، جگە لەوەی کە سەرچاوەکانی قورئان و فەرموودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئیلهامی ڕوحی خۆمە. واتە کتێبەکە ڕاستەوخۆ کەیوان لەگەڵ ڕوحی کەیوانە دواوە نووسیوێتی. من ئەمە کە ئێستا لێرە ئێمە مناسبە بۆ ئەم کتێبە ئەکەین، بۆ ئەم باس و بابەتە ئەکەین لە کتێبێکی دەستنووسی لاپەڕە زەردی بە دەزووچنراوە، لاپەڕەکانی ئێستش بۆنی هەناسەکانی کەیوانیان لێ دێت. قسە لەوە نییە کە پێویستمان پێیەتی دووبارەیەکەمەوە، قسە لەوەیە کە ئەم کتێبە چەند ناوەڕۆکێ، چەند پەیامێکی گرنگی تایە بەداخەوە کە لەو قۆناغەدا لاوانی ڕابوونی ئیسلامی توانیویانە بەو شێوەیە مخاتەبەی کۆمەڵگای خۆیان بکەن لە لووتکەی جەبەروتی حیزبی بەعسەدام و دەستگاکانی بەعس. خۆتان نەزانن لە دوای بەبن بەزگەیشتنی گفتوگۆ و مفاوەزاتی نێوان شۆڕش یا بڕێنە ساڵی 1984 لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی عێراقیە بەعس ئەکەوێتە گیانی خەڵکی سلێمانی، هەروەکو بەڕێز مامۆستا عەلی باپیر، کاک بەهادین، دکتۆر هەواڵ ئەبوبەکر باسییان کرد. جیاوازی نێوان دەنگ و ڕەنگ نەبوو، هەروەک چۆن چەپێک و سیکۆلارێک و نەتەوەیەک لە زیندان ئاخنرا بە هەمان شێوە کەیوانی تەنزیمی بزوتنەوەی ئیسلامیش ڕاپێکی زیندان کرا و بەعز نەیتوانی بیباتە بەرپەتی سێدارە گول لە بارانی کردن ترشنۆکانە. سوپاستانەکەم کاتم گرتن. ئێستاش فەرموو لەگەڵ وتاری پێزانینی بنەماڵەی شەهید کەیوان لەلایەن مامی شەهید کەیوانەوە مامۆستا جەمال بێدار با بفەرمێت. خوای تاکو تەنها سەلات و سەلامی خوا لەسەر پێغەمبەری خوا بێ، سەلام لەسەر ئێوەش بەڕێزان لە گەورەوە تا بچوو بە خێراتنتانەکەم و
سپاسی مانوبوونتان ئەکەم سپاسی مانوبوون و ئامادەبوونتان ئەکەم و زۆر زۆر سپاس و ڕێزمان هەیە بۆ سنتەری پەڕەپێدانی لاوان بە تایبەتیش مامۆستا ئارام کە ئەم مناسبەیەی ئیساس کرد و ئێستا جەنابتان و ئێمەش حازرین. بەڵێ ئەو کوڕە کە برازای منە لە ڕاستیدا وەختی خۆی ئەوەنە پڕ بوو لە مەفاهیمی ئیسلامی لە ڕۆحی ئیسلامی من زۆر جار پێمەوە دەمەد ڕۆڵێک جان تۆ زۆر بە گەرم هاتوویتە پێشەوە واش نییە خوای گەورە هەر ئەوەنەی ئەوێ لە ئینسان کە لە توانایە بێ حەز ناکەم تۆ بۆ جۆرە بیت چونکە حیزبی باز حیزبێکی دڕندەیە بەزەیی بە کەس نایێتەوە ئەنجا بۆ بەهانوو ئەگەڕێ بۆ هەمومان وەکو ئەو بەڕێزانە قسەیان کرد من خۆشم لەو ڕۆژانەدا ئەوگار بووم منیش فەسڵ کراوم ماوەی 9 ساڵ فەسڵ کرام لەبەرەوەی کە جێیشی شعبیم نەکرد و بە گوناحم ئەزانی ئەگەر من کڵاوی ئەو نیزامە بکەمە سەر و پۆساڵەکانی بکەمە پێم و خزمەتی ئەوە بکەم خۆشم گیرۆدەبووم زۆر لەو پەڕامەوە و هەروەها بەرهەمەکانیشی زۆر بوون من تەنها بەرهەمێکی هێنا چونکە ئەویش ئەو باری کرد و ماڵیان باری کرد هاتن بۆ سلێمانی من لە سیروان هەرمامەوە خەریکی لەو ڕۆژانەدا کشت و کاڵکردن بووم مریش فرۆشتن بووم بەڵام لەگەڵ ئەوەش داوازێ لە بەرهەمەکانی هێنا وتی مام و حەزەکەم پیاە بچیتەوە و هەڵە و شتیان لێ بگرین و ئەگەر شتێکم هەڵە کرد بێ لەگەڵ ڕۆحی سلێمانە گونجابێ ڕاستی بکەرەوە یەک دوانێکم من ڕاست کردەوە ئیتر تا ئێستا لە ڕاستیدا لە بیرم نەماوە ئیتر ئەوە بوو کە کیمیابەرانی هەڵبجۆ ئەمانە ڕوویدا ئێمە بەرمان کرد و ڕۆشتین بۆ ئێران لەژێر ئەو مەرگە نەجاتمان بوو خوانەی کوشتن و ماوەی 6 ساڵێک من لەوێ مامەوە بەڕاستی ئێستا هەست ئەەکەم کە برازەکەم زیندووە هەر سووتیش هەستەمان کرد بەڵام ئێستا کەسانێکی تریش بە تایبەتی برایانی کۆمەڵی دادگەری کە زۆر زۆر سپاسیانەکەم جارێکی تر ئەم مناسبەیان هێنایەوە پێشەوە بەڕاستی ئەمە جێگەی شانازیە بۆ ئێمە لە ڕاستیدا حەقمانە جێگەی شانازیمان بێ چونکە ئەم کوڕا شەهید بوو لە ڕێگەی خوادا شەهید بوو بەو ڕۆحەپاکەوە شەهید بوو کە حتا لە یەکێ لە دەزنووسەکانیا کە بەرێکی سووری هەبوو ناوی خۆی نابوو شەهید نازناوی شەهیدی بۆ خۆی هەڵبژار بوو پێیان وت ڕۆڵێکیان تۆ سەرەتای تەمانتە بۆچی ئەم نازناوە نازناوی تر زۆرە بۆ یەکی ناوزنایەکی تر هەڵ نەبژارد وتی من پێم خۆشە شەهید ببم حەزەکەم شەهید ببم نامەوێت زیاتر کاتان بگرم بە ناوی بناماڵەکەوە سپاسی هەموو لایەکتانەکەم قسە زۆرە بەڵام کەسانی پێشمان لە ڕاستیدا زۆربەی شتەکانیان وت واخە موداخی ئێمە ئەم ملەتە زۆر زۆرە و لە نەتیجەشدا ڕەنگە وا دەربکەوێ هەر ئەوانەمان لەناو ئەم وڵاتەدا زەرمەند بین داخی گرانم کە بەدڵسۆزانە ئیش ئەەکەین لە ئەم وڵاتەدا بۆ ئەم ملەتە خۆزگە ئەم ملەتە ئێمە بیری بکردایەتەوە بیزانی باە کێ ڕاستەکە لەگەڵی وای کێ ڕاست ناکە لەگەڵی داخی گرانم ئێمە بیرکردنەوەمان سوود وەرگرتنمان لە هەڵەکانی ژیانمان هیچ کەڵکێکمان پێ ناگەیەنێ خۆزگە ئەمان ئەگەیشتینە ئەو ڕۆژە هەر کەسێ بە پێی عەقڵی سەری بیری ئەکردەوە نەک بە پێی ئەو گیرفانەی کە پڕە یاخۆ خاڵیە یا ئەو بەراتەی کە پێی ئەدرێ قسە زۆرە و من نامەوێتتر بەخواتان ئەسپێرم هەر ئەمانم بەس. زۆر سپاس بۆ مامی شەهید کەیوان مامۆستا جەمال بێدار. ئازیزان و خۆشەویستان ئێستا ژەست دەکەین بە دابەشکردنی ڕێزلێنان لە مەراسیمی کتێبی مەسابیح الهودا پەیامەکانی ئەیلاوەکانی شەهید کەیوان.
ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا عەلی باپیر دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ پێدانی ڕێزلێنانی یەکەمی مەراسیم بە خاتوو نەزیرە ئەحمەد دایکی شەهید کەیوان. داوا لە خاتوو نەزیرە ئەحمەدیش دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ وەرگرتنی بڕوانامە خەڵاتەکەی. چی بکەم؟ زۆر سپاس بۆ مامۆستا عەلی باپیر و خاتوو نەزیرە ئەحمەد. مامۆستا جەمال عەبدوڵ با بفەرمێت بۆ پێدانی ڕێزلێنانی مەراسیم بۆ شەهیدانی 35 1989 کە شەهید کەیوان و هاوڕێکانی بوون. با بەڕێز مامۆستا عومەر گوڵپی بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنان. عمر گوڵپی 35 دوێت تەسلیمی مامۆستا عومەر گوڵپێری تۆ فەرموو. زۆر سپاس بۆ مامۆستا جەمال عەبدوڵ. داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵە ئەبوبەکر دەکەین بۆ پێدانی ڕێزلێنان بە بەڕێز مامۆستا ڕازگۆ عەلی بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان وەک قوتابی شەهید کەیوان و کۆکەرەوەی ئەم دەستنووسەی ئێستا لە خزمەتماندایە. با بفەرمون. چاو لەوان بێت دەستخۆشییان لەگە ڕستمەگەی بێت دەستخۆشییان لێ پێ لە زۆر سپاس. زۆر سپاس بۆ دکتۆر هەڤاڵە ئەبوبەکر بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. داوا لە بەڕێز مامۆستا نازم عەبدوڵڵا دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ پێدانی خەڵات بە بەڕێزان نوێنەری مەکتەبی قوتابیان و لاوان بفەرموون بۆ سەر ستەیج. زۆر سپاس بۆ مامۆستا نازم عەبدوڵڵا. داوا لە بەڕێز مامۆستا جەمال ئەشرەف قارەمانی دەکەین بۆ پێدانی خەڵات با بفەرمێت بۆ سەر ستەیج. ئارام عەلی سەعید با بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنان. سلامت دیوار والله ليك السلام نو والله ليك راجع لا لا ما مسافر زۆر سپاس بۆ مامۆستا ئەشرەف قارەمانی بۆ پێدانی خەڵاتەکەی. ئازیزان ئێستا ژیزنە تایبەتەکانمان دەست دەکەن بە دابەشکردنی کتابی مەسابیح الهودای شەهید کەیوان. تکایە خێزانە بەڕێزەکان هەر یەکە و بتوانێت لێ خێزاندایە کتاب وەربگرێت تا هەمویان سوودمەند ببن.